بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز. جەژنی قوربانی پیرۆزتان پیرۆز بێت. هیوادارم خوای گەورە لە هەموو لایەک پیرۆزی بکا و نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکا و حەجی حاجیانیش قبوڵ بکات. لێرەوە پڕبەدڵ بەناوی خۆم و هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و ستافی کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ پڕبەدڵ پیرۆزبایی جەژنی قوربانتان لێ دەکەین. خۆشحاڵم کە لەم بەرە بەیانەی جەژنی یەکەمی ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا لەگەڵ هاوکارم کامەران بووینەتەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە بتوانین لەم ڕۆژانی جەژن کە پێکەوەین ساتێکی خۆش و پڕچێش پێکەوە بەسەر بەرین. زۆر سپاس جەلال، جەژنی پیرۆز بێ، جەژن لە مامۆستا پیرۆز بێ، جەژن لە هەموو تەواوی کوردستان پیرۆز بێ. هیوادارم جەژن بێتە هۆی ئاشتبوونەوەی دڵەکانمان لەگەڵ پەروەردگارە. زۆر سپاس کامەران. بینەرانی عزیز، دیارە دەستپێکی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا سەربەز جەباری دەبێت. بانخواست کە قسە دەکەین لەسەر ئەو بابەتە کۆمەڵایەتیانی کە لەگەڵ دەستپێکی جەژن دەبێ خەڵکی ڕەچاوی بکەن، واروەها گەورەترین سونەتی جەژنی قوربان کە قوربانیکردنە پێکەوە گفتوگۆی لەسەر دەکەن. مامۆستا زۆر سپاس بەو دەرفەتەوە جەژنت پیرۆز بێت. ئەگەرچی لە کاتمان گرتووی بەم بەرە بەیانیە کە یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزە لێرەوە سەرەتا جەژنە پیرۆزی خۆت لە چیەکەی کە دەبوو ئێستا لەگەڵ ئەوانە بیت و دوازار دەچینە سەر باسەکەش. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. خواهی پروردگار جەژنی هەموو لایەک قبول کا و طاعەتی حاجەکان بە تایبەتی قبول کا و جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانان بە تایبەتی لە بەڕێستان کە ئێستا من لەگەڵ جەنابتانە دانیشتوم. خواهی پروردگار جەژن لە هەموو لایەکتان قبول کا إن شاء الله تعالى. جەژن بێ بە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و هەر کەسێکی تریش گوێی لە دەنجی منە جەژنە پیرۆزەی لێ ئەەکەین و خواهی پەروەردگار ئەم جەژنە بکا بە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک إن شاء الله تعالى. بەڵێ مامۆستا، دەستپێکی جەژنی قوربان ڕەنگە جیاوازێکیش لەگەڵ جەژنی ڕەمەزاندا هەبێت. ئەو بابەتە کۆمەڵایەتیانی کە دەبێت خەڵک لە کۆمەڵگەیەمە ڕەچاوی بکات چی هەیە؟ بەتایبەتی ئێستا بۆ نمونە باز لەوە دەکرێت لە دوای نوێژ یەکسەر خەڵک بە هەڵ نەکوتێتە سەر ماڵەکان، یعنی ئەو خاڵانی کە پێویستە خەڵ ڕەچاوی بکە چی و چی؟ دیارە جەژن لە ئیسلامە یەکێکە لە نیشانە و دروشمەکانی خوای پەروەردگار و خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەر هەموو خاوەن تەقوا و موسڵمانێک کە دروشمەکانی خوا بەرز ڕاگرێ. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوای گەورە فەرمێ هەر کەس دروشمەکانی خوا کە دروشمی گەورەی خوا لەو بابەتەیە لەو سورەتەیە کە ئاەتەکەی تیا هاتووە کە سوورەی حەجە بریتە لە حەج و قوربانی. بۆیە ئێمەی موسڵمان فەرزە لەسەرمان حەج زۆر گەورە و مەزن بێ لە دڵ و دەروونمانەوە بە گەورە و مەزنی ڕایگرین. جا دروشمی حەج لە ئیسلامە کۆمەڵێک ڕەهەندی زۆری هەن. دیارە جەنابەت زیاتر تەئکید لە ڕەهەندە کۆمەڵایەتەکەیەکەیتەوە. جەژنی قوربان بە تایبەتی کە لە دوای ڕوکنی گەورەی حەج دێ بریتە لەوەی کە ئەم کەسە ئەم مرۆڤە کۆمەڵێک شت بکە. یەک لەوانە بەهێزکردنی لایەنە کۆمەڵایەتی، لایەنی کۆمەڵایەتی کە ئیسلام زۆر گرنگی پێداوە بۆ ئەوەیە کە هەمیشە ژیانی مرۆڤەکان خۆش بێ. خوای پەروەردگار زۆری مەبەستە کە ژیانی ئێمە زۆر بە خۆشی بڕوا، ژیان دوور بێ لە کێشە و لە گرفت و لەوانە. بەخوای پەروەردگار پێی خۆشە کە هەمیشە مرۆڤەکان تەبابن و برابن و دڵیان خۆش بێ. بۆیە لایەنی کۆمەڵایەتی جەژن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زۆر گرنگی پێداوە و لەم ڕۆژانەیە ئەوەی کە لایەنی کۆمەڵایەتی بەهێزەکە ئەوەیە خەڵکی دەوڵەمەند و فەقیر، خەڵکی خوێنەوار و نەخوێنەوار، خەڵکی پلەدار و بێپلە هەمووی وەکێک ئەگەڕێ. ئەو لە وڵاتی ئێمە زۆر جار وایە خەڵک بەرپرس و ئەوانە نابینە. جینال ئەسڵ لە وڵاتی موسڵمانانە ئەوەیە کە بەرپرسی یەکەم نوێژی جەژن بۆ خەڵک بکە. یعنی کەسی یەکەمی وڵات کە پێی وترێ سەرۆک، پێی وترێ ئەمیر، هەر ناوی خەلیفەیە هەرچیەکە، ئەم کەسە کە نوێژی جەژنی کە ڕێک دێتە خوارەوە لەگەڵ ئەو خەڵکەیە جەژنە پیرۆزاک، دواتریش ئەو خەڵکە لەگەڵ ئەوە وەکو ئەو. بۆیە حکمەتی یەکەمی کۆمەڵایەتی جەژن بریتێ لە دروستبوونی یەکسانی لە نێوان بەندەکانە و حکمەتێکی تریشی ئەوەیە وەکوتم ئەو کەسانەی کە زۆر سەرقاڵن، بە تایبەتی خەڵکێکە بەهۆی ماڵ و کار و کاسبی و چی و ئەوانەوە سەرقاڵن، لە جەژنا جۆرێک لە جۆرەکان ئەم سەرقاڵیان نامێنێ. کە سەرقاڵێکەیان نەما جۆرێک هەست بە خۆشی و شادی ئەکەن. ئەگەر چی جەژن بۆ خۆی پێش ڕەهەندە کۆمەڵایەتێکەکەیش وەکوتراوە ڕەهەندی دەرونیشی هەیە. من بیرم لەوە ئەکردەوە مناڵێک
دوێنێ دایکی سەعات 11 بۆی خەبەر نەبووەوە بەڵام ئێستا ئەم بەیانێ لەگەڵ نوێژی بەیانێک کە گوێی لە تەکبیرات بۆ ئەم مناڵە یەکسەر هەستاوە دێ بۆ نوێژ ئەمە یەکسەر پێمانەڵێ پەیوەندیەکی بەهێزەیە لە نێوان جەژن و لایانی دەرونی مرۆڤە ئەم مرۆڤە هەر بە سروش بە طەبیعەت حەزی لەم جەژنێ و خۆی پەروەردگاریش وای کردووە کە ئەوێ ئەم مرۆڤە ناو بەناو جۆرێک لە خۆشی و شادی دەربڕێ بۆی تووشی مەلەل و بێزاری و بێتاقەتی نەبێت واتە بەشێکی تایبەتە بە منداڵەوە بەڵێ بێگومان بەڵێ مامۆستا هەر لەسەر پەیوەندە کۆمەڵایەتیەکان و بتەمکردنی پەیوەندە کۆمەڵایەتیەکان ئەبینین لەم ڕۆژگارەدا ئێستا پەیوەندە کۆمەڵایەتەکان بەرەبەرە بەوەی ئەنتەرنێت و کۆمپیوتەرەوە ڕوو لە کەسبوونەکە چۆن بتوانین ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانە زیاتر بتەوە بکەین و بەرەو پێشەوەی بەرین ئاینی پیرۆزی ئیسلام بۆی کە مرۆڤەکان هەمیشە پەیوەندیان بەهێز بێ کۆمەڵێک عیبادەتی کردووە بە فەرز لەسەریان نوێژی جەماعەتە نوێژی جموعەیە نوێژی جەژنەکانە کە لای بەعزێک زانە فەرز و واجبە ئەمانە بۆ هەن بۆی ڕۆژانە ئەم کەسانە یەکتری ببینن بۆی ڕۆژانە ئاگایان لە یەکتر بێ بۆی ڕۆژانە بزانن عادەتەن ئێستا ئێمە کە نوێژی عیشا کرێت نوێژی خەوتنانە کرد یەکسەر مامۆستا هەستەکە کەسێک چەند شەوێکە دیار نییە پرسیاریەوە کا بچین بۆ ماڵێ جاری وا هەیە خەڵکێکی تر تۆ احتیمالی هەیە هەر نەتبینی بێ ئێستا بەعزێک دراوسێ هەیە ڕەنگ بێ بە مانگ و دوومانگی شەکتری نەبینن ئەم جەژنە فرسەتێکی گەورەیە بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیە بەهێزکەینەوە بۆی خەڵکە ببینین بزانین چێ دراوسێمانە بەداخەوە کە ئەوە بۆ خۆی کێشەیەکە کە کێشەیەکی گەورەی ئەوەش بۆ خۆی قەیرانە قەیرانی کۆمەڵایەتیە کە خەڵکێک نازانێت دراوسێکەکەی ناوی چییە خەڵکێک نازانێت چێ دراوسێتی دواتر پرسیاری لێەکەن ڕەنگ بێ نەزانێ دراوسەکانی چێن بۆیە ئەم جەژنە فرسەتێکی زۆر گەورەیە بۆی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزکەین زاناکان ئەڵێن هەوڵدەن لە جەژنە ئەو کەسانی کە نایان بینن زیاتر سەردانیان بکەن یعنی سەبوونە من و ئەم برایە ڕۆژان ڕەنگ بێ لە مزگەوت یەکتری ببینین پێویستمان بەگەردن ئازایی و مەرحەبایی هەیە بەڵام کەمتر لەگەڵ ئەما وەکو لەگەڵ کەسێکا کە احتیمالێ بە دوو مانگ جارێک نەیبینم احتیمالێ بە ساڵی جارێک نەیبینم بۆیە زانەکان ئامۆژگاریان وایە ئەو کەسانی کە درەنگ ئەیبینی پەیوەندیەکە لەگەڵا بەهێزتر بکەیت بۆی هەمووکو کە شتێکە هەیە لە پەیوەندیەک لە نێوان تۆ ئەو دواتریش هەموو کەسێک مافی هەیە لەسەری ئەوەی کە قورئان ناوی ناوە ذەوی القوربا ذەوی القوربا یعنی خزمی نزیک لە شەرع تا 4 پشت پێوترێ خزمی نزیک یعنی من تا 4 پشت ئەوانە هەموو خزمی نزیک من خوای گەورە فەرمانی پێم کرد و چاک بووم زۆر باش مامۆستا سەبارەت بە ئاشتبوونەوەی خەڵک لە نێوان یەکتردا بەتایبەتی خزم و کەسوکار طبعا ئەمڕۆکە بەهۆی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتی کە هەیە تەنانەت خزمەکانی زۆرجار پەرتەوازە بوون نزیکەکان چ جاوی کە بگا بە دراوسێ یەکتر ناناستن بەهۆی هەندێ ینی کەمتر ئەو هاتوچۆیی کە هەیە لە جەژنە کاتێک کە دەتەوێت ئاشت ببیتەوە یا هەر کەس دەدوێنی کە پێی بڵێ بۆ ئاشنابیتەوە لەگە فڵانە کەسا ئەو کێشەیی خۆی بە تایبەت دەزانێت لەوەی کە نایەوێت لە جەژنیشە ئاشت ببێتەوە تەنانەت یعنی چی بکرێ کە لە ڕووی دەرونیەوە کاریگەریمان هەبێ بەسەر ئەو خەڵکەوە کە هیچ کەس کێشە و مەشاکیلی خۆی لەگەڵ بەرامبەرەکەی بە جیاواز سیر نەکا کە جەژن نەتوانێت ئاشتیان بکاتەوە بەڵێ لە ئیسلامە سەلامەت القەلب یعنی پاکردنەوەی ناخی ئینسان زۆر گرنگە یعنی ئمە زۆر گرنگە ئینسانێک کە بەعزێک عیبادەتی کەمیە بێ بەڵام ناخی پاک بێ خوای پەروەردگار ئەم عەبدەی زۆر خۆشەوێ لە کەسێک کە بە حیسابی خۆی عیبادەتی زۆرە و ناخیشی پڕە لە بغز و ڕق و چینە بەرامبەر بە خزمی بەرامبەر بە دراوسەی بەرامبەر بە ئەندامەکانی خێزانی خەڵکێکی زۆر هەیە لە وڵاتی ئێمە ئاڵێ من گردنی بووکەکەم ئازا ناکەم مۆڵێ گردنی خەسووم ئازا ناکەم مۆڵێ گردنی پورم ئازا ناکەم ئەمە زۆر خراپە ئەم جەژنە ئامۆژگاری خۆم و هەموو کەسێک کێگوێی لە دەنگمانە فرسەتێک کە خوای پەروەردگار هێنایەتی پێش بۆ ئەوی کە ئەوانی کە بینیان وای ئاش بنەوە لەگەڵ یەکترە یعنی هەر کەسێک کە دڵی ساغ نییە لەگەڵ هەر کەسێکە فرسەتێکی زۆر باشە چونکە خەڵک هەموو ئێستا دەرگای لەسەر پشتە عادەتەنێتر خەڵکی ئێمە لە سەعات 8 بەدواوە دەرگا ئەکاتەوە و چاوەڕێوەکە هەموو کەس سەردانی بکە لە جۆرەکان دڵی ئینسان ئەگۆڕدرێ لە جەژن بەس مامۆستا دوای سیر دەکەشنەوە سەر هەمان کێشە تۆ کە من و تۆ گردنازاییمان لە یەکتر کرد لەوەی کە تێپەڕیوە لە ڕابردوو پێکەوە لە بینمانە دوای جەژن بچووکترین شت جارێکی دەگەڕێنەوە سەر ئەوانەی ڕابردوو بەڵێ جا ئەمە لێرە ئینسانی موسڵمان ئەڵێن مەرجیتەوە بە ئەوەی کە ئینسان هەڵدان نەگەڕێتەوە بۆ پێشتر ئینسانی موسڵمان ئەبێ بیرکاتەوە چی ڕێیەک بردمی بۆ ئەو تاوانە یعنی بێ من بیرکەمەوە چی شتێوای لێکردم لەگەڵ خزمەکەما بینم نیە ئەو ڕێگانە قەتعکە دیارە ئینسان لە بەرخوا ئەوە شتێکی ترە ئینسان جاروێت لە بەرخوا لەگەڵ کەسێکا قسە ناکات چونکە زەرەریە بۆ دینی یا بۆ ژینی ئەوە حاڵەتێکی ترە بەڵام بەعام ئێمە ئیسلام فەرمانی پێکردوین لەگەڵ هەموو کەسێکا بینمان باش بێ مەگەر کەسێکە بۆ خۆی ناوێیە وەکوتم شتێکی تایبەتی هەیە ئەجینا ئینسان هەوڵدا لێرەوە کە ئێستا ئەم بەڕێزانی کە ئێستا لە جەژنە یەکتری ئاشتەکەنەوە
دوعا بکە خۆی پەروەردگار هیدایەتی داجارێتە نەشێتەوە سەر هەڵەکە ئەو دوعایە زۆر گرنگە دویش هەندێک جار کەسێک نایەوێ وا بکە بەڵام کەسی دووەم واکە بۆ نمونە خەڵکێکی زۆرمان هەیە بە تایبەتی گەنج ئەڵێ من نامەوێ ئەو خزمە پیرم ئەو خزمە بەتەمەنم بێتر خەسوویەتی باوکێتی دایکێتی نامێ دڵی لێم بێژێ بەڵام ئەو هەر خراپە لەگەڵما ئەو کاتە ئەم تاوانبار نییە ئەو کاتە تاوانەکە گەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە هۆکار بوو بۆ دروستبوونی کێشەکان زۆر باشە بەڵام پێویستە ئەم هەوڵی خۆی بیا بۆی نەکەوایە بۆ ئەوەی کە ئینسان فەرزە لەسەری هەوڵدات هەمیشە بین خۆشی بین چاچی بپارێزێ لەگەڵ خزم و کەس و کارێ جوانە بەڵێ قوربانیکردن مامۆستا سەبارەت بە قوربانیکردن کامڕۆ دیارە خەڵکێکی زۆر هەرچەندە ئەمە لەگەڵ هەموو جۆژنەکان و مامۆستایەکان لە مزگەوت زیاتر ڕوونی دەکەنەوە سنەتی قوربانیکردن چۆنە ئێمەش ناچارین جارێکی تر ئەمەش هەر دەبێت بیڵێنەوە بە پێویستیشی دەزانین چونکە دەرفەتە لەم سێ چوار ڕۆژە کە پێویستە خەڵک قوربانیەکی زۆر بکە سنەتی قوربانیکردن چۆن دەکرێت دیارە ئەم چوار ڕۆژە کە زۆر پیرۆزن لای خوا بە تایبەت ئەمڕۆ هەندێک زانە پیان وایە ئەمڕۆ پیرۆسرە لە ڕۆژی عەرەفە ڕۆژی یەکەمی جەژن کە پێوترێ و من نەحر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئەعظەم الئەیامە مەزنترین ڕۆژەکانی ساڵ لای خوای پەروەردگار ئەمڕۆیە ئەو سێ ڕۆژەی تریش ئەبنە پاشکۆی ئەم لەگەڵ ئەمادێن ئەم چوار ڕۆژە خوای پەروەردگار لە قورئانە باسی کردووە ناوی بردوون زانەکانە فەرموون باشترین کردەوە لەم چوار ڕۆژەیە کە بکرێ بریتێ لە ڕشتنی خوێن مەبەستمان پێ خوێنی ئاژەڵە کە خوای پەروەردگار دیاری کردووە کە پێوترێ ئەنعام لە شەرعە قوربانیکردن سنەتێکی گەورەیە و لەگەڵەوەی کە سنەتێکی گەورەیە حکمەتی خۆشی هەیە دیارترین حکمەتی قوربانی بریتێ لە شکرانی خوای پەروەردگار سوپاسکردنی خوای پەروەردگار کە تەمەنی باقی کردووی بۆ ئەم چەند ڕۆژە پیرۆزە دواتری شکرانەی خوای پەروەردگار لەسەر ئەو ناز و نعمەتی کە خوای پەروەردگار خۆی ماڵی پێداوی خۆی شێڵێ بیبەخشە بیکە بە قوربانی لێشت خۆشە بم بۆی قوربانێکەوە ئەمە ئەو پەڕی فراوانی ڕەحمی خوای پەروەردگارە بۆ ئێمە دواتر دڵخۆشکردنی فەقیر و هەژار وەکوتم حکمەتی گەورەی جەژن هەمیشە لەوەیە کە دڵی فەقیر و هەژارەکان خۆش بێ و ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان هەست بە جۆرێک لە جیاوازی نەکەن جا قوربانی لە شەرعاوە دانەنراوە هەندێک خێر تایبەت بێ بەس بە موسڵمانان یعنی من گریمان دراوە سێکەم نوێژنەکەر و دوور لە خوایە کە خەڵکی وا ڕەنگ بێکەم بێ لە وڵاتی ئێمە کەسێک قوربانێکە با بەشی بەرێ نەڵێ ئەمە نوێژ ناکا و بێدینە و باوەڕی بە قوربانی نیە لە ئیسلامە حەسەنی بەسری ئەڵێ قوربانی بەرن بۆ کافرەکانیش باشە ئەوە گەورە تابعینە فتوایە ئەم قوربانیە لەبەرەوەی زۆر دەرس و وانەی تایە ئەم کافر و بێ باوەڕیش ڕەنگ بێ بە جۆرێک لە جۆرەکان بیرکاتەوە لەوەی کە بەهۆی ئەم قوربانی و خوای پەروەردگار هیدایەتی بدات بۆیە ئەوەی کە توانای هەیە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ هەر کەس هەبوو بوو قوربانی نەکرد با نەیە بۆ مزگەوت لەگەڵ ئێمەیان نوێژکە ئەگەر چی ئیمامی شافعی فەرمێ ئەم حەدیسە مەوقوفە یعنی قسەی سەحابەیە بەڵام لای زۆربەی زاناکان صحیحە قوربانی سنەتێکی گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام 10 ساڵی تەمەنی کە لە مەدینەیە ژیاوە هەموو ساڵی قوربانی کردووە دوو قوربانیش دانەیە بۆ خۆی و خێزان و مناڵەکانی کە ئەوە سنەتە ئینسان کە قوربانیەک بکا بۆ خێزان و دانەیەکیش بۆ فەقیری ئومەتەکەی چۆن نیەتی لێ بێنرە ڕەنگە خەڵکی شێمە زیاتر نیەتەکە زۆر بەلایەوە گرنگ بێ بۆ چەند کەس بێت چۆن بێت سنەتە ئەو کەسەی قوربانیەکە بۆ خۆی لەسەر قوربانەکە حاضر و ئامادە بێ ئەگەر بکرێ خۆی سەری بڕێ زۆر باشترە سنەتە چونکە پێغەمبەر صلی الله علیه و خۆی بەدەستی خۆی قوربانەکانی سەر بڕیوە ئەگەر ناخۆی ئامادە بێ و قەسابەکە کا بە وەکیلی مەرجی قەساب و سەربڕیش ئەوەیە کە موسڵمان و نوێژکەر بێ و بسم الله کاڵێ خوای پەروەردگار ئەمە قوربانی توێ بۆ ئەم خێزانە جا ئەم خێزانە بە مردوس بەزینەوە يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە قوربانی کردو وتێتی بۆ ئەم خێزانە دواتریش کەوتێتی بۆ ئومەتەکەم زاناکانە فەرمون ئومەتەکەی زین و مردوو شەگرێت شێوازی قوربانەکە چۆن بێ بۆ نمونە ئاژەڵەکان ئەگۆڕێت ئاژەڵی بچووکمانەیە ئاژەڵی گەورەمانەیە ئاژەڵی بچووک بۆ چەند نەفەرە بێت و ئاژەڵی گەورە بۆ چەند نەفەرە بێت ئەوە تەوزیع لەسەر بێ بۆ بینەرانی پێیان ئەوترێ ئاژەڵی بچووک بۆ کەسێک یعنی یەک کەس پارەکەیەدا ئەگەر گریمان خێزانێکیش پارەیان تێکەڵاو بێ ئەمەش زۆر جار پرسیارێکە ئەگرێ ژن و مێردێک ئەیانەوێ بەیەکەوە قوربانی بکەن دایک و کوڕێک دایک بڵین باوک و کوڕێک ئەیانەوێ بەیەکەوە قوربانی بکەن مادام ماڵیان یەکە دروستەیە ئەوە بێتەوە بەیەک یعنی ئەوانیش هەر یە حیسابی یەک کەسیان بۆ کرێ لە شەرعە یەک قوربانی یعنی یەک ئاژەڵی بچووک بۆ خێزانێک سنەتە و ئەوەی کە ئەوترێ ئاژەڵی گەورە بۆ حەوت کەسەمە بەس یعنی حەوت کەس بەشداریەکە لە پارەکەیە بەڵام چەند کەس بێ بەشداریکە ئەمە دروستە بەپێی فرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام کە فەرمی خوایە ئەم ئاژەڵە بۆ هەموو ئومەتەکە لە خێرەکە بەس یەک کەسە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئاژەڵێکی بچووکی سەر بڕیوە ئاژەڵ بچووک مەبەستمان پێی بەرانە یعنی لە چاو
بڵین مانگا و ڕەشە وڵاخ و ئەوانە ئاژەڵی بچووکە بەرانێکی باشی سەر بڕیوە و توێتی ئەمە بۆ هەموو ئومەتەکە واتە بەپێی نێتی ئەوەی کە پارەکەدا بەڵێ ئەو کەسەی کە پارەکەدا ئەتوانێت وەوای سونەتە خێزانی هەموو بەشداری بکە بە مردوو بەزینەوە ئەگەر خزمێکی خۆشەویستیشی هەبێ دۆستێکی خۆشەویستیشی هەبێت توانێت بەشداری کانەوە دابشکردنی گۆشتی قوربانی چۆنکرێت زۆر جار کێشە لەسەرەوە دروستێ بێ خاوەنی قوربانیەکە دوو دڵە لێی بخوا بیدا بەکێ نەیدا بەشی ئەمە گرفتێکە بۆ ئەوان سنەتە ئەو کەسەی قوربانیەکە یەکەم کەس خۆی لێ بخوا و بەشتر ئەوە دیارەکە وەکو عادەتی خۆمان خۆی و ماڵ و مناڵی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی کولوا وتصدقوا وادخروا فەرمی قوربانی بکەن بە سێ بەشەوە بەشێکی بخۆن بەپێی ژمارەی خێزانەکانە بەشێکی بکەن بە خێرەکە دیاری نەکراوە کوتم بۆ کێ بۆ دەوڵەمەند بۆ هەژار بۆ موسڵمان بۆ ناموسڵمان دیارە ئینسان ئەگەر لە حەوشی خۆیان لە ماڵەکەی خۆیان قوربانیکە حتمما دراوسێ چاویلێتی لەبەرەوە دراوسێ لە هەموو کەس لە پێشترە بەشی بدە و ئەفەرمێ بەشێکشی هەڵگرن قوربانی سونەتە وای لێ بکرێت بەداخەوە خەڵکێکێ لە قوربانی خۆی ناخوا ئەو پێچەوانی سونەتە و کارێکی باش نییە و زاناکان ئەڵێن یەک پاروی بکەی بەخێر یعنی گریمان یەک پارۆکا بەخێر کەسەکە بەر ئەو حەدیثاکەوێت یعنی کەسێک حاڵی باش نییە بەڵام ئەوەندەی بەدەستوێ قوربانی بکایە بەداخەوە ئەم قسەیم لە زۆر شوێن وتووە خەڵکێکی زۆر هەبووە پێش دەژن پارەی ئاژەڵێکی داوە بە قوربانی باشە بە دوو مانگ بە مانگێک پارەی ئاژەڵێکی داوە بە یا خەڵەکەی پێش دەژن ئاژەڵێکی سەر بڕیوە بۆ گۆشت و تەرتیبادەکەی ئێستا شەیتان ئەڵێ قوربانی مەکە زۆر هەڵەیە بەڕاستی ئەو کارێکی زۆر خراپە لە کاتێک یعنی زۆر بەمان زۆر خێزان هەیە ئەوانەی کە بڵین وەزعان باشەیە مام ناوەندن بە مانگێک یا بە دوو مانگ احتیمالیە پارەی قوربانیەک بن بە گۆشت و بە هەندێک شتی زیادە و ئەوانە کە ئەم قوربانیە زۆر خێرە و ئینسان هەوڵدات کەم تەرخەمیتیانە زۆر باشە ماوەستا دەرفەتی من لەگەڵ جەنابەت تەواو بووە زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بێمە بەخشی لەمە زیاتر لە کاتت ناگرین بۆی کە تۆش التیزاماتی ناو ماڵ و منداڵ و گراسیەوەوانتان هەیە زۆر زۆر سپاس بۆ دەرفەتەوە هەمیشە لە جەژن و خۆشی و شادیایی مامۆستاگیان خی گەورە مۆفەقتان کە سەر بەرزبێنین بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرم و لەگەڵ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ هاوڵاتیان دەگەڕێمەوە لاتە جەژن نامەی لێخۆشبوونی خوداوەندە بۆ بڕواداران. جەژن ئەکەینە هێمای برایەتی و خاڵی پێکەوەبوون و شاڕێگای وەرچرخان و سەکۆی چارەسەری خەمەکانمان. لە جەژندا شادی و خۆشی لە ئاسمانەوە بۆ سەر زەویە بارێ و ئێمەش ئەیکەینە شیرینی پێکەوەبوونمان. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز کە کامران دیارە دایکی ئەحمەد لە سلێمانیەوە لەسەر خەت لەگەڵمانایە دایکی ئەحمەد سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت لە تۆش ئینشاءالله لە هەموو مسڵمانانی بەڕێز دەستخۆشی بەرنامەکەتان بکەن یەخوا هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس دایکی ئەحمەد. دایکی ئەحمەد ئەمەوێ پێش هەموو شتێک پێم بڵێ لێرەوە جەژنە پیرۆزە لەکوێکەی و جەژن لایەوە چۆن دەگوزارێت؟ والله الحمدلله جەژن زۆر خۆشە یەخوا جەژن بە قوربانیەوە بەڕێوەچێ ئینشاءالله زۆر سەیرە ئەو کەساناڵێن دەسڵاتمانی ساڵە و ساڵەوەی کە هەیەی یعنی ئەمە بۆ خوای وەکو ڕۆژوایە چۆن ڕۆژوو بۆ خوای قوربانیش هەر بۆ خوایە باقی شوێنە بڕژن لە پێناوی خوای خۆی گەورە ماڵم ناڵیانە پارێزی ئەو ساڵە هەتا ساڵی تری ئینشاءالله لە بەڵام سیدەت ئینشاءالله. لێرەوە پەیامی تۆ بۆ خەڵک چییە بۆی کە جەژن گەرم و گوڕتر بێت و گەرمنازایەکان لە دڵەوە بێت و زیاتریش بێت؟ والله جەژن بە نامە و بە کورتە نامە و بە موبایل بەسەر نەبن
زۆر باشە چیتر بە سەردانی کردنی یەکتری نەڵێن وڵاتت ئەمە تەلەفۆنەمە کوریانامەم بۆ نردووە بە سەردانەکان گەرم و گوڕێکی پێوە بێت و نەبین بە خارج و داوای وڵات خەریکە هەموو دەستورەکانمان وای لێ زۆر باشە کاک کامەران چیت هەیە بۆ دایکی ئەحمەد زۆر باشە دایکی ئەحمەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە سۆمەخانمان لەگەڵە لە حاجی عومەرانەوە سۆمەخان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت تۆ لە پێم بڵێ جەژن لە حاجی عومەران چۆن دەگوزارێت و ئادابە تایبەتەکانی لای ئێوە چۆنن لە ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جەژنە پیرۆزەی خۆما ڕاستی ئێوە و کەناڵە بەڕێزەکەتان دەکەم. لە تۆش پیرۆز بێت بە ناوی هەموو کەناڵی ئاسمانی پەیامیشەوە. هیوادارم جەژنێکی خۆش بێ بۆ ئێوە و بۆ هەموو گەلی مسلمان و جەژنە پیرۆزە ئاڕاستەی هەموو مسلمانانی جیهان دەکەم و عادیانی کوردستان لە مەککە و مەدینە و بە هەموو کەسکاری خۆشەویستم. ئینشاءالله و ئێمەش بە هەمان شێواز جەژنە پیرۆزە لە ئێوە و لە تەواوی کەسوکاری خۆت و هەموو حاجی عومەران دەکەین و ڕێز و سڵاومان هەیە لێرەوە بۆ حاجی عومەران و بە هەمان شێواز ئێمەش وەکو جەنابەت دوعای خێرمان هەیە بۆ حاجیان و لە خوای گەورە داواکارین حەجی حاجیانمان قبوڵ بکە بەڵام سۆماخان پێم بڵێ تایبەتمەندی جەژن لای ئێوە چۆنە و پەیامت تۆ بۆ خەڵکی چی هەیە بۆی کە جەژن گەرم و گوڕتر بێت بەڵێ وەکو هەموو جەژنەکانی تر بەیانیان کە دایک و باوکم هەڵدەسن جەژنە پیرۆزانیان لێ دەکەم و دایکم هەڵدەسێ بە چێشکلێنان بە قەیسی و بیند و تەماتە و گۆشت و ئەشتانەوە سیفەتی قوربانیکردن لە حاجۆمەران زۆر بربڵاوە یان ئێستا زۆربەی خەڵکی ناو حاجۆمەران هەمووی سەرقاڵی ئاژەڵ سەربڕینا بۆ ئەوەی بیکاتە قوربانی بۆ خودای گەورە و بۆ لە گوناهەکانمان خۆش بین. الحەمدولله یعنی واتە باوەڕت وایە قوربانیکردن ئەمساڵ جیاوازی هەیە لە چاو ساڵانی ڕابردوودا؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی ناوچە حاجۆمەران ناوچەیەکی سنووردارە و خەڵکەکەی زۆر هەزار نییە و زۆربەی ماڵەکانێنی هەمووی قوربانی دەکات و قوربانی دابەش دەکات بەسەر خەڵکیان. کەستان ڕۆشتووە بۆ حەج ئەمساڵ؟ نەوەڵی ئینشاءڵڵا بۆ خۆمان نەچین. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کاکەوان چی تێبووی. سۆمەخان چێشتی جەژن لێناوە؟ سۆمەخان دوبارە دەستخۆشتان لێ دەکەم. سۆمەخان چێشتی جەژنی لێناوە؟ بەڵێ؟ چێشتی جەژنی لێناوە سۆمەخان؟ بەڵێ ڕۆڵا دایکم بەیانی زوو هەستا قەیسی شوامینی شاڵکاریم کردی و شتی جەژنانە هەمیشە کەسی گەورە لێ دەنێ بە دەستی دایک خۆشترە بۆیە دایکم زیاترە و لێ دەنێ. دەست و خۆش بێ سۆمەخان زۆر سپاس بۆ سۆمەخان لە حاجی عومەرانی خۆشەویست. زۆر باشە پەیوەندێکی ترم لەگەڵایە بینەرانی عزیز دیارە کاگڕێکار لە سلێمانیەوە لەگەڵمانایە من پرسیارم هەیە بۆ ئەو بەڕێزانی کە پەیوەندی دەکەن بەڵام پرسیارەکانم پاشکەمێکی تر ئامادە دەکرێت بە داوای لێبوردنەوە و کاتە پرسیارمان دەبێت ئەوەی کە وەڵامی ڕاست بەدەستبێنێ لە پرسیارەکانم خەڵاتی تایبەتی خودی کەناڵی ئاسمانی پەیامی بۆ دیاری کراوە کاگڕێکار سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا کاگڕێکار پەیامە چی هەیە بۆ خەڵک بۆی کە جەژنی قوربانی پیرۆز گەرم و گوڕتر بێ وەگەردن ئازاییەکەیان لە دڵەوە و زیاتریش بێت. داواکارم لە خەڵکی کە ئەم جەژنە زۆر بە بێنەزۆریەوە بێنە دەرەوە و گەشت نەخۆشەکان وەلا بێن کە جەژن فەرزی خۆی گەورەیە و جەژن فەرزی خۆی گەورەیە کە ئەم جەژنە هەمووی کەسەکان سەفەر کێنەوە و جەژنە پیرۆزی یەکتری بکرێت. ئینشاءڵڵا کاگڕێکار بۆ هیوایی کە جەژنی قوربانی پیرۆز ببێتە وێستگەیەک بۆ ئارامی و ئاسایش و ڕەوانەوەی هەموو کێشانەی کە لەناو هەرێمی کوردستاندا هەیە و دووبارە جەژن پیرۆز بێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرم و چەند میوانێکی تایبەتم هەیە کامەوێ لەگەڵ میوانەکانمە جەژنی ئەمڕۆتان بۆ بڕازێنمەوە دوور مەکەونەوە لە شاشەی پەیامەوە بمێننەوە لەگەڵ مابن لە دوای ناوبڕەکە لەگەڵ سێ گەنجی خۆشەویست سێ گەنجی تازە هونەرمەند دێنەوە خزمەتتان. دەستی یەکتری بگرن بۆ تۆقە و پیرۆزبایی با دەم و چاو ڕووتان هەر خەندەی لێ بباری.
جەژنی مسلمانانە توخوالێن ببورن هەمووتان گیانە لە باتی نوقڕ و چوکلێت و جەژنانە لە ناو سروشتێکی جوانی کوردەواری و لە گوندە شیرینەکەی نۆرێ لە ناحیەی سەرکەبکان و لە ئیدارەی ڕاپەڕین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین مامەستا تەماشای ئەشت قۆڵانەکەم تەماشا ئەشتە کۆڵانە کی هایی دلی یا ولای دلی هەر کامەی ئەتۆ بە کەیفێتە ئەمی سەرەتا پیرۆزبایی خۆم لە گشت مسلمانان دەکەم بە تایبەتی دلێن ئەتەماشای خۆی دەیکە باشی لە بوو لێم تێک دەدەن لاقم ئەوا لێکە بوو تەکوتی هات بقە الله قوبە هەر ڕایکێش لاقل خێرەکە ئەو من خێرم کێو کوڕتم نەکەی ئەوە چ نەکی تی بابە گیان 20 ساڵم شوانی کردووە لاقی سەد و ڤیمە بەسەوە بایەخشش پێڵێن مەسەلەی چکولیاتە نێسا ئاکە علی باسی چکولیاتانی کرد چاکە کوتی چکولیات نازانم خەراپن و ئەو شتانە وەڵڵاهی ئەو ئەحمەدە ڕیزەی بوو وەڵڵاهی وەک نوقڵانیان دەخوا وەک گوڵە بە ڕۆژان کۆرە زەعبۆی گەڕێ دێتەوە شەوێشیان دەخوا شەوێشیان دەخوا کۆرە پێم سەری دەڵێن شەکرە هەیە هەر ئەسڵا و دەهۆی ناکە هەستاوە جارێ خزمی دە ماڵی خەزووری بۆ هەمووانی نادوە بۆ 6 ماڵانی دەوروبەری خۆی نەداوە ئەوە ها بۆ ماڵە بابان ئەوە دەڵێ سیپەلاکم بۆ نردوون واللهی بیلای ئەوە ئەگەڵ منداڵ پشتە مازە پێ هەڵاڕۆیی ئەو شوێنی خۆی هەیە خۆ جا ئەولاد ئەگەژنی هێنا خۆ بابی وە بیر نامێنین بابی وە بیر نامێنین زۆر وڵاتان گەڕام لە نێو وڵاتان نەمدی وڵاتێک خۆشن لە وڵاتی خۆمان های دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە لەگەڵ سێ گەنجی خۆشەویست کە دەیانەوێت تازە ببنە هونەرمەند و ڕێگای هونەریان گرتووەتە بەر ناویان بنێم گروپی ڕازام شێخ محەممەد و کاک محەممەد وایە پێخود بوو یا شێخ محەممەد بوو میوانەکانم دەناسیێنم پێتان کاگەلەند کە دەرچوو ێستا مەرحەلە دوی تۆڵ دیوانە زۆر باشە کاک محەممەد ئەمساڵ بەشی تۆپ ئینشەڵڵا چەندەم بووی لە سەراستی هەرێمی کوردستان ساڵ هەشتم لە سەراستی هەرێمی کوردستان کاک محەممەد ئامان جوانیە کاک محەممەد سەلاح ئەمساڵ پۆلی شەشی وانە ئەم سیانە دیارە لە ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن لە هەمان کاتا دەیانەوێت ڕێگای هونەرێکی جوان و ڕێکوپێک بگرنەبەر و ئەمڕۆ لەگەڵ منە میوانن زۆر سپاسانەکەم بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت لێرە و جەژنە پیرۆزە لە کێەکەن کاک محەممەد لە تۆ دەست پێەکەن تەڵام پۆلی شەشی خێزان شتت نییە هەر دەبێت لە دایک و باوکی وانە مسلمانێکی سەر ئەم زەمیناگەم زۆر باش لە سەرەتاوە دایک و باوکی خۆشەویست و عزیز و پاشان قزم و کەسوکار نزیکە ئەگەر ناتی تای بۆ ئێرەستە لەکوێ بوو مایکە بەرزکەرەوە هەر لە ماڵەوە بووە ناچیتە دەرەوە ماڵی خزم و کەسوکار کاک محەممەد ئامان منیش جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستی هەموو کوردێکی خۆشەویست و مسلمانان بەگشتی بەڵام لە هەمویان تایبەتر دایکم و باوکم چون کێسە لە حەجن یەکەم جەژنمە دایکم لەگەڵانە بێ ینی لە سعودیەوانە بێ لە حەز بێ هیوادارم ئینشەڵڵا حەزەکەیان قبوڵ بێت و بە زەمیلەیەکی پڕاو گەڕێنە زۆر باش ئەمە یەکەم جەژنتە لە دووری دایکتەوە جەژن دایکم نەک باوکم چونکە باوکم عادەتی ڕاتی لەگەڵ زۆر باشە تەڵان خێزانی شت نییە نانەجارێ خورد سەڵ ئەم ساڵ لە 6 دەرچووی ئەم ساڵ لە 6 دەرچم بەڵ جەژن بەبێ دایک لە ماڵەوە چۆنە احساسات شتیوە هیچیان نیە بەیانی هەڵەستی ئەتەوێ بچی دەستی دایکە ماسکەی ئەم لەولایەکی ماسکی لی نییە تا بڕۆ بۆ مزگەوتەکەت وەرەوە خواردنەکەی خواردنی دەستی دایک پڕەبێتەوە نەوەڵا سەری مەنجاڵەکە بەرزکەیتەوە تۆزێکی لێ خۆیت و دا بڕۆ بۆ مزگەوتەکە و درێنە دایکم باشە ئەم جەژنە دایکردنەوەی تیان نەبوو تەواو
بۆ هیوای کە بە سەلامەتی ئینشاڵڵا بگەڕێنەوە خوای گەورە حەجیان لێ قبوڵ بکە ئینشاڵڵا کاک جەرنە پیرۆزەی خۆم لە دایکم و باوکم و خوشک و براکانم و کەس و کار و هەموو هاوڕێ و مسلمانانی عزیزەکەم تۆژە بێخێزانی ساڵی الحەمدولillah بۆ الحەمدولillah جار وەختی نییە زۆر باشە الحەمدولillah کاک لەم تۆ پێم بڵێ مەرحەبە دوو چه بەشێک بە دیاریکراوی کۆلێژی پزیشکی گشتی طبعا زۆر باشە چۆن دەرفەتیەوەتان هەیە دەستان داوەتە هونەر تۆ بەتەمای بچیتە پزیشکی ئەمیش لە مەرحەبە دوو یەم ساڵ کە دێتەوە پزیشکی گشتی ئەوانە بەڵێ وڵی ئەگەر خی گەورە بیزانیە مەشغوڵترین کەسی سەرم ئەرزە 24 ساعت و 1 دقیقی پێویستە شەو ڕۆژێکەوە 24 ساعت و 1 دقیقه کات 24 ساعت دەمەنە زۆرە بەشی هەموو شتێکەکە زۆرە بەشەکات بەخوا بەشەکە چاک تەلەبەی پۆلی شەش کە قسەی لەگەڵەکەی ینی مەجای نییە جوای مەرحەبایەکت بداتەوە ئێستا گەر تەلەبەی تۆ بیت مەجالیەوە تەیەک گۆرانی امتحانی بیرکاریم بوو لە پۆلی شەش لە ویزاری لەو ستۆدیۆ ئەودیو بەرنامە هەبوو بۆ بەیانگەشت امتحانی بیرکاریم بوو زۆر باشە یەکەم جارتان دەستنە بەرنامەی ڕاستە و خۆ بەم شێوازە کە گۆرانی بڵێن چی پێشتر لە فیستیڤاڵا بوو نا لە بەرنامەی تایبەتە لە بەرنامەی تایبەتان یەکەم جار بۆ هیوای کە پێکەوە بتوانین ئەمڕۆ بەرنامەکەمان ڕازاوەتر بکەین چیتان بۆ حازر کردوون لە یەکەم گۆرانیەوە بە مەقامی دەست پێکەین شتێکە وەکو سەرەتایەکی زۆر تایبەتە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە جارێک سەفەری عومرەیان کردبێت و ماوەیەکی زۆر بێ نەچووبێتن یاخود هەر سەفەریان کردبێت و ئێستا لەوێن باشە باسی مانقەدی پێغەمبەریان سەڵسەلەم دوای ئەویش سرودێکی زۆر خۆش هونەرەکەتان تایبەتە بە خۆتانەوە یا بۆ نمونە لە کەسی ترەوە یا وەکو کەسێکی تر دەتانەوێت تەقلیدی کەسێکی تر ئێمە هەر خۆمان بە تەلەبەی مامۆستا شاران مەسعودی و کاگمهریان نەزانی بۆیە توانم بڵێم زۆربەی شتەکانمان لەوانەوە لێرە جۆژنە پیرۆزەیەکیان پیرۆزەی تایبەتیان بۆ نێرین و ئەم لەولاشیان چڕین زۆر باش دەست پێ بکەین هەڵبەتە ئێوە من گوێتان بۆ دەگرم لەگە بینەرانی عەزیزدا شەوگاری داوری مەرقەدت زای هەناسەما بۆ جارێتر زیارەتت عەزیزەکەم هەر تا سەما سکرتەلی لە عاشقان گریان و ناڵەی موزنیبان فرمێسکی شاوقی عارفان هەرجا بەداغان لەو دەما مەرهەم بنێ تۆ بەڕووی زامان یا رسول الله غەرقی غەم و بەحری عەسیان یا رسول الله بۆ کردەوەم زۆر پەشیمان یا رسول الله هەر تۆی کزای دین و ئیمانم هەر تۆی پەنای دین و ئیمانم شەوگاری داوری مەرقەدت سۆز و کزای هەناسەما بۆ جارێتر زیارەتت عەزیزەکەم هەر تا سەما ذکر و تەلیلەی عاشقان گریان و ناڵەی مذنیبان فرمێسکی شاوقی عارفان ئەڕژا بەدامان لەو دەما لەنجینەوەی سوئالەکە کە چۆنە چاکە سیحەتی لە تاوی عەشقی پێغەمبەر نەماوە هێز و قوواتی حەبیبی یا حەبیب الله طبیبی یا رسول الله محمد نور عرش الله طبیب خیر خلق الله عەزیزەکەم خۆشە دەمەری کە ڕۆژ و شەو تەواو ڕاقی تۆ عەزیزەکەی من خۆشە و سەرەوی کە کەوتی بێ لە پێش لە سوقاقی تۆ بەتیکەتی کە بێ دڵێ حياتي
دمێ دەکا کە دەرکەن لە پڕمەهی زەماڵی تۆ ئەگەر لایلەی منە دەمێنە بێ مثالی تۆ یا رسول الله شرکت ساده ببردی خجانی صحب و عالی تو لازم من وکو زمین بوانا افتخارك يا حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله محمد نور عرش الله حبيبي خير خلق الله لبيك خدر سؤالك لبيك خدر سؤالك كتشولة شاك سيحتي بدردي عشقي پیغمبر لما وهز قوتي منار نار قرميا لآهي سردي حسرتي واسمع وكان هل أتى بآيتي بلى غزل فريشي وكوادر هدايتي لا راجي فتحي خير بزوري شان رايتي أقرشي بند مبتلى هلاكي باي معصية كلاكي دردي بدوام كفايتها
بەڵام ئەمە کیفایەتە کە ناتخوانی مستەفا خير خلق الله دەستان خۆش بێ زۆر سپاس دەنگتان هەر ڕازاوە بێ ئینشاءالله دیارە پێامێرمان ئیحسان سابیر لە سلێمانیەوە لەگەڵمانایە ئیحسان گیان سڵاو لێبێت جەژنت پیرۆز بێت گەردنم ئازاکە ئیحسان هەر لە جەژن و خۆشییا بوو پێم بڵێ لە سلێمانی چ باسە یەکەم ڕۆژی جەژنی قوربان زۆر سپاس سڵاوی خوای گەورە لە ئێوە لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ جەژنە پیرۆزە لە هەموو هاوڕێیان و کارمەندانم لە کەناڵی ئاسمانی پێیان وە هەموو ئەو بینەرە خۆشەویستانی کە ئێستا گویان لە ئێمە و بەرنامەکەی تۆ بینی کاک جەلا دیارە بەشێک لە تایبەتمەندیەکانی جەژنی قوربان قوربانیکردنە هاوڵاتیان بۆ مەبەستی بەجێگەاندنی و سونەتە سەردانی و شوێنانەکەن کە تایبەتن بە نمایشکردنی ئاژەڵەکان کە لەلایەن خاوەن ئاژەڵەکانەوە وەک دەبینن ئێمە لێرە لە یەکێک لەو مەیدانانەی کە چەند جۆرێک جیاواز ئاژەڵی تێدا کۆکراوەتەوە بۆەوەی کە هاوڵاتیان بێن بیکردن بەبەستی قوربانیکردن لێرە لەم مەیدانە بڵین ئاژەڵ لە جۆری مەڕ و بزن و ڕەشە وڵاخیش هەیە نرخەکان بەپێی قسەی فرۆشارەکانی ئاژەڵ ئەمساڵ هەرزانترن لە ساڵانی ڕابردووە هاوڵاتیانی زیاتر سەردانی مەیدانەکان دەکەن بۆ کڕینی ئاژەڵ بۆ بەنجامگاندنی سنەتی قوربانی مەوێ زیاتر وتوێش لەگەڵ خۆیان بکەم کاکەسلاوی خوای گەورە بێ ئێوە لەکەیەوە لێرەن ئاژەڵەکانتان هێناوە خەڵک تا چەندێک ڕۆژ بۆ توی خەڵک لێرە دوای کە نانی جەژن خوراوە هەمووی لێرە دەست پێ کردوە دانەدانەی کڕێ و ئێستا بە کەمی مشتریەت بەس هانی ترەوە بە خەڵکی خەریکە خەڵکیت ئەیکڕێوات تۆ لە ماڵە سەریە بڕێ ئاژەڵەکان سعریان چۆنە هی خۆماڵینیان هی ئێران سووریاوازە ئەوەی کە ناسکە گرانترە ئەوەی ئێستا بەران هەیە لە 5,000 هەیە 5 ڕوبعێک و 5,000 و مەڕ بە 4 هەیە و بە 3.5 هەیە و مەڕەتا پیر بێ ئەرزانترە ئەندا بزن هەیە بە 3.5 و بە 4 ئەویت لە 4.5 هەیە ناسکتر زۆر جیسک و شتانە ئەرەوەڵا کاک حاجی فاقەکە تۆ پێم بڵێ خەڵک زیاتر چ زۆرە ئاژەڵێکە کڕێ بە پێی ئێستا کە تا ڕادەیەک بڵێ خەڵک سەری گیرفانی خۆی وڵای بەران و مەڕەکە ئەیدەر ڕەنگە سونەتەکە کەمتر بەخوا حیوان ڕژ بکرێ مەڕ و بەران شەک ئامانە خەڵکی جوانەکە ئاکا بەس گرانترە ئەمە لە بارەیە مەسەل تا چۆنە ئاژەڵەکان ئاژەڵی خۆمانن ئێستا باز لەوە کرێ ئاژەڵی هەری خۆم هەری خۆمە خۆم بەخێم کردووە ئێدەر سۆریی دای بەس من نیمە خۆم سۆری ناوەڵی خۆم نیمە ئاژەڵە سووریەکان یان بڵین ئەوەی کە لە ئێرانەوەی هێنن تا چەنە بەسەنوای کردووە کە نرخ هەرزانتر بێت وەڵا هەرزانتر بووە مامەسا زۆری ئەمەی سووریا هەرزانتری کردووە ئاگە ئەمە نادایتە مەڕ بە 4.5 نەدەکردی بە 5,000 ئێستاکا بە 4,000 ئەوە هەرزانی کردووە کاک حەجیجەلا لەگەر لەگەڵم بی ئەمەوێ وێنەی ئێرەتان بۆ بگوازمەوە چەندان زۆر ئاژەڵی جیاواز لێرە کۆکراونێتەوە ئەو کەسانی کە ئاژەڵەکانیان هێناوە تا ڕادەیەک شەبڕکێگەی لە بنیانە بۆ ئەوەی کە خاتریە و هاوڵاتیانە بگرن کە بەبەستی قوربانیکردن سەردانی ئێرە ئەەکەن وەک دەیبینن مەیدانەکە قەرەباڵخە و هاوڵاتیان داوەناوە بەرەبەرە زیاتریش سەردانی ئێرە دەکەن بۆی کە ئەو ئاژەڵی کە مەبەستیانە بەپێی پارەی گیرفانیان بیکڕن وەک میوانەکانیشم باسییان کرد لە خاوەن ئاژەڵەکان کە ئەو هاوڵاتیانی کە دێن لە ئێرە زیاتر بڵێن ئاژەڵی وردە ئەکڕن کە وەکو مەڕ و بزن و بەران و ئەمانە ئەمە سروشتی یەکەم ڕۆژی جەژنە کە جەژنی قوربان تایبەتە بە قوربانیکردن هاوڵاتیان زیاتر پشتبێرە دەبەستن
بەم مەدانانە کە لێرە ئاژەڵەکان دەکڕن دواتر بە پێی ڕێنماییەکانی بەڕێوەبەراتی تەندروستی و شارەوانی سلێمانی دەبێت بیان بن لە سەربەرخانە سەریان ببڕن و پاشان گۆشتەکەی دابش دەکەن بەسەر هاوڵاتیانی فەقیر و هەژاردا بەسەر خزم و کەسوکار زۆر باشە ئەحسان ئەگەر پێم بڵێ لە ڕۆژانی داهاتوودا پێدەچێت بۆ نمونە قوربانیکردنەکە زیاتر ببێ یا ئەمە سەرەتایی جەژنی قوربانە و هێشتا بۆ نمونە ڕێژەکە کەمترە چاوەڕوانی چی دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا لە شوێنەکانی تر لە ناوەندی سلێمانی وایە ئەوەندەی خەڵک کە لەسەر شەقامەکان بۆ نمونە بە تایبەتی لە بازنەی مەلک مەحموود دەبینرێ خەڵک هیچ پەنا دەباتە بەر کوشتارگەکان لەوەی کە لەوێش قوربانیەکە ڕێژەکەی ڕەنگە زۆرتر بێت تا سەر شەقامەکان بەڵێ بێگومان کاک جەلال دیارە ئەمڕۆ لەبەرەوەی کە یەکەم ڕۆژی جەژنە وەک دەزانین لە کوردەواری خۆمانە زیاتر گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان دەدرێت مەسەلەن خانووەکان خێزانەکان سەردانی ماڵە دراوسەکان و خەڵم کەسوکارەکانیان دەکەن بۆەوەی زیاتر ڕۆ کۆمەڵایەتەکەی لە یەکەم ڕۆژ جەژندا گەرمترە و گرنگی پێدەن بۆ ڕۆژانی دووەم و سێەم وەک دەزانین جەژنی پیرۆزی قوربان 4 ڕۆژە مەودای 3 ڕۆژی دیکە هەیە بۆی کە هاوڵاتیان بتوان قوربانی بکەن زیاتر یەکەم ڕۆژ تەرخان دەکەن بۆ جەژنە پیرۆزە و سەردانەکانیان بۆ لای خزم و کەسوکارەکانی لە ڕۆژانی دووەم و سێم و چوارەمدا ڕێژەی قوربانیکردن بەرز دەبێتەوە و وەک ئێمە زانیاریمان هەیە دەستگای خێرخوازیەکان بەتایبەتی دەستگای خێرخوازی بەخشین بەرنمەیەکی تۆکمەی داڕشتووە بۆەوەی کە لە باتی هاوڵاتیان قوربانی بکات و بە شێوەیەکی لەژێر چاودێری تەندروستیدایە و هەروەها ڕەچاوی ئەوەش دەکەن کە ئەو خێزانانەی کە هەژارن زیاتر گۆشتەکە بەسەر ئەواندا دابش بکرێ بۆەوەی زیاتر ئەجر بەر خاوەن قوربانەکە بکەوێ قسەی زیاتر لەگەڵ هاوڵاتیەکی دیکە بکەم کە لێرە ئاژەڵی هێناوە بۆ فرۆشتن کاکە سڵاوی خۆی گەورە لێبێ و جەژنیش پیرۆز بێ جۆش پیرۆز بێ بۆ لێرە دەباتی و سەردانی خزمی و کەسوکارەکانتان پێی لێرە خزمەت بەو خەڵکانێکی کەیانەوەی قوربانی بکەن بەدەمەواتنی خەڵک چۆنە تا چەنە بازارتان هەیە ئەمڕۆ بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆیدا پیرۆزبایی لەگەلی مسلمانەکەم بە بۆنەی جەژنی قوربانەوانێ ئیمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە خەڵکێکی کەمەکێک خەڵک هاتووە لەبەرەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە خەڵگە گەڕێ بۆ ماڵان ئینشەڵا بە ئیزنی خوابەیانی و دووبەیانی بازار چاکترە بێ پشت بەخوای گەورە ئینشەڵا حیواناتی هەمی ئەفرۆشێ خەڵکی مسلمانیش قوربانیەکە ئینشاءڵڵا. ئەگەر پێم بڵێ تا چەندە ئێوە ڕەچاوی و ڕێنمایەتان کردووە کە شارەوانی و قایمقامەتی سلێمانی دایناوە بۆی کە ئاژەڵەکان لە ناو شار نەبن لە دەرەوە بن و شوێنی سەرڕینەکانیان دوور بخرێتەوە یاخود لە کوشتارگەکان سەر ببن. ئێمە وەکو شارەوانی من یەکی خۆم لەو کەسانە بووم کە سەردانی شارەوانیم کرد ڕێنماییان کردین کە لێرە نەچینە خوارەوانێ لە پشتی ئەم شەسیەم حیوانە فرۆشین تەمینات و بەڵێنامەیان لێ وەرگرتین کە حیوان لە مەندیقە سەر نەبڕێ ئێمەش ڕێنماییەکانی ئەوانمان تەنفیز کرد لەگەڵ ئەوانین پێمان خۆش نییە کەس حیوان لە ناوشار سەر بڕێ و ژینگەی ئەم شارە پیس بکە لەگەڵ ئەوانی تەبلیغی هەموو قەسابەکانمان کردووە حیوان لە دەرەوەی شار سەر مەبڕن بیبن و ماڵان. سپاس بۆ ئێوە. بەڵێ کاک جەلال دیارە بۆ ئەم جەژنە زیاتر گرنگی دراوە بە ڕەچاوکردنی لایەنی پاک و خاوێنی و ڕەچاوکردنی لایەنی تەندروستی لە کاتی سەربڕینی ئاژەڵەکاندا بۆ پێی لە ماوەی ڕابردوودا لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا چەند حاڵەتێکی نەخۆشی پەتای خوێنبەربوون تۆمار کرا کە هۆکارەکەی ڤایرۆسێک بوو کە لە ئاژەڵەوە دەگوازرایەوە بۆ مرۆڤ لە چوارچەوەی هەستکردن بە بەرپرسیاتی و ڕێگرتن لەو مەترسیانی کە لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست دەبێت هەم شارەوانی هەم لایەنە تەندروستیەکان هەم لەژناو بەشەکانی قایمقامەتی شاری سلێمانی جەخت لەسەرەوە دەکەنەوە کە قوربانیکردن بە شێوەیەکی تەندروست بێت لەژێر چاودێری تەندروستی دابێ و زیاتر هاوڵاتیان هان دەدەن لەوەی کە لە سەربەرخانەکان یاخود لە ماڵەکانی خۆیاندا بە شێوەیەکی پاک و خاوێن ئاژەڵەکان بکەنە قوربانی. ئەحسان زۆر سپاس کە لەگەڵ مابووی بۆی وایی کە ئەحسان ئەمڕۆی شوکارەکانە زوو تەواو بکەیت و گەڕێتەوە بۆ لای دایک و باوکت هەمیشە لە جەژن خۆشییا بیت و زۆر سپاس بۆ خۆت و بۆ هاوڵاتیانەش کە لەوێ بوون بۆ هیوایی کاوانیش تووشی خێری خۆیان ببن هەم لە خێری دنیا و هەم خێری قیامەت. پیرۆزەیەکی گەرم لە دایک و باوکم لە خوشک و براکانم بکەم ئەمڕۆ لەیان دوورم. هەر لە جەژن خۆشییا ئینشاڵڵا بە زووترین کاتە گەڕێیتەوە بۆ لایەن ئەحسان. زۆر سپاس. بینەرانی عزیز ئێوەش دەتوانن لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنەکانەوە ئەو ژمارانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەرەکەون لەگەڵمان بن پرسیارەکانم ئامادەیە بۆی کە پرسیارتان ڕاستە بکەم و ئێوەش بە وەڵامی ڕاست بتوانن ببنە خاوەنی خەڵاتێکی تایبەت کە خودی کەناڵی ئاسمانی پەیام دیاری کردووە.
من دێمەوە لای میوانەکانم زۆر سپاسان دەکەم بۆ گۆرانی کە پێشتر پێشکەشتان کرد ناویبینم چی ناویبینم گۆرانی بوو هەرکی خۆمانەوە قەسیدە و مناجات قەسیدە و مناجات جوانیە ئێستا تانوێ ینی قەسیدە و مناجاتێکی ترمان پێشکەش بکەن یان چیم بۆ باز دەکەن هەست دەکەم زۆر بە گەڕن و گوڕن ئەو ڕۆژەش کە بانگم کردن ینی خۆڵکتان نایە بە زەمەندە بڵێم دەست پێ بکەن دەست پێکەن ئەزانی سوانە کاک جەلال هەنێ شت هەیە مەسەلەن هەنێ ئەمەی کە قەسیدە و مناجاتەی کە ئێمە یەکەین ئەگەر دوو شێوە هەیە هەموو ئیشە دوون هەموو ئیشێ وەکو چەقۆوات بە باش و بەخرا بەکاری ئەتوانی بە شێوەیە بەکاری بێنی لەبەر چاوی خەڵکیان ناشرین کە یەکەم دووش خۆت بەتەنیا بۆ یعنی مەسلحەتێکی دنیایی بەکاری بێنی باشە دووەم حاڵەتیان ئەگەر بۆ مەسلحەتی دنیایی بەکاری بێنی و زوو بێزارن بڕوا ناکەم گەرم و گوڕی زۆر لەسەری کەوتیان بۆ ینی کەوتیان مەسەڵەن قەسیدە بخوێنەوە ئەیڵێ بەڵام زۆر ئەوە نی بەڵام من وەکو خۆم و کاگەلەند و کاکە محەممەدیش ینی من دەریکا باڵە خواپامە لە شوێنێکە شوێنی ئەوە بێ ئەهلەکە ئەهل بن نەگەوی کە مەسەن تۆچی تارشن چونکە ئەڵێ هەموو شتێ بەخێ خۆشمانە هەر شوێنە و شتی خۆی ئەگەر شوێنەکە شتی خۆی بێ بەڕاستی من نەشەرمەکەم بی چونکە شتەکەم بەڕاستی زۆر پیرۆزە مەدحی پێغەمبەر بەڵام ڕەنگە هێوەی بێت تازەن بۆ هێوانە هێوە نییە چونکە شتێنی ینی ئێستا دەستمان پێکردن ئایندەمێکە خەریکین بەڵام لە بەرنامەیە تازەین ئێستا من تەکلیفتان لێ بکەم بۆ قەسیدەیەکی تریان یەکسەر خۆتان دێڵێن خۆمان تەکلیفی نایە وڵات تەکلیفی نایە زۆر باشە چیم بۆڵێن ئێستا چین بۆ مەدینە ئەچین بۆ مەدینە با بڕۆین بۆ مەدینە و بەرمەقەدی ئەو نازدارە دڵم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غەرە دڵم تەنگە بۆ مەدینە بەرمەقەدی ئەو نازدارە دڵم تەنگە بۆ جێگە پێ ئەو شەفیعە و یاری غەرە دڵم تەنگە یادی هەروە لەبەر چاومە بەرمەقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان ئەرێ یاران دڵم تەنگە یا ڕەسوول الله یادت وا لەلا کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول الله یادت وا لەلا کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا ڕۆژێکەوە چاوم کەوتە مرقەد و بارگەهی تۆ یا ڕەسوول الله سرم بوو بە سەرگەردی ڕێ و خاکی بەردەرگەهی تۆ یا ڕەسوول الله ئاسی چی بڵێ وەسف و سەنای قەدی سەروی سەهی تۆ یا ڕەسوول الله عەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم عەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم ڕێبوارم ڕێبوار بۆ مەدینە بەرمەقەدی ئەو نازارە دڵم تەنگە بۆ جێگە پێ ئەو شەفیعە و یاری غەرە دڵم تەنگە یادی هەروە لەبەر چاومە بەرمەقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان ئەرێ یاران دڵم تەنگە یا ڕەسوول الله یادت وا لەلا کافیە یەک نەزەرت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول
رسول الله يا دت ولا لا كافية يا نزرت بودين وبودنيا رازي زكام يا راني سينا سوتاوت نوري تاوت وكو پروان اي دوري شامعي رخصارت لبقيع لمرقدت ولا حزون يا رسول الله باوانكام هركز بروا بو خزمتيان ولدك قري إيمان حبي رسول شرارك يا رسول الله من يجهاتم سردارك بو همتي بو نزري بنين دارم لبابارم بنه بارم هاتم لدور يا رسول الله عزيزم سردارم قريبم ربوارم عزيز مدينة مرمر قديم أو نزارة ظلم تنقاب وجنبي أو شفيع يا نهار ظلم تنقاب يا دي هروى لبرشامة برمرقدي حزرات عمر بو بقيع حزرة عثمان هاي يا ظلم تنقى يا رسول الله يا دير ولا لام كافية يا نزرت بودين وبودنيا يا رسول الله يا دير ولا لام كافية يا نزرت بودين وبودنيا عزيزك من الحراء كوت مبين جبرائيل يقرأ قيش نجوى كان عزيزك من الحراء كوت مبين جبرائيل يقرأ قيش نجوى كان سردارك من الثورة كوت مبين صديق باج نيمار قسياري غارب سردارك من الثورة كوت مبير صديق باش نيمار قسياري غارب خليني وحود يشتاق شاب بخليني حزتي حمزة وشهيدانك سعود غير ديار نيا حزت علي ذوالفقار غيرتي ماردي ميدانك بلال مالك يا عزيز سلمان مالك يا عزيز بلال مالك يا عزيز سلمان مالك يا عزيز سرم سرقار دي خوت وآل ويارانك بو مدينة والمرقدي أو نصارى ظلم تنقاب وزير في أو شفيع يا نهار ظلم تنقاب يا دي هروى لبرشامة برمرقدي حزرات عمر وبقيع حزرة عثمان أري عران ظلم تنقاب يا نبي يا نبي يا مان يا نبي يا نبي يا مار يا نبي يا نبي حما ومينم هم دنيا ودينم يا نبي ما فينا يتوبه جاني شيرينم يا نبي امان يا نبي الله ما ومينم هم دنيا ودينم يا نبي ما فينا يتوبه جاني شيرينم يا نبي امان يا نبي الله هرلا سليماني دامادي نيتو يا نبي
نبي أمان يا نبي الله معلومينم حمدا يودينم يا نبي ما في داي توبة جاني شيرينم يا نبي أمان يا نبي الله بوزني عرش وبقطري أبحار يا نبي صلوات بيت الأسار أحمد المختار يا نبي أمان يا نبي الله معلومينم حمدا يودينم يا نبي ما في داي توبة جاني شيرينم يا نبي أمان يا نبي الله يا رسول الله عاجز نبيلم يا نبي درقاي مدينة داخل عوالم يا نبي أمان يا نبي الله معلومينم حمدا يودينم يا نبي وفي داي توبة جاني شيرينم يا نبي أمان يا نبي الله لكن باسيكم أمران جكالا يا نبي لكن بسبيرم أمان زي حالا يا نبي أمان يا نبي الله معلومينم حمدا يودينم يا نبي ما في داي توبة جاني شيرينم يا نبي أمان يا نبي الله قرباني خباي صوزيتو يا نبي عاشق جمال زرجي ونيتم يا نبي أمان يا نبي الله معلومينم حمدا يودينم يا نبي ما في داي توبة جاني شيرينم يا نبي أمان يا نبي
سرياني تويا أصحابه يا رسول الله يا سلام عليك يا حبيب الله يا سلام عليك. دەستان خۆش بێ زۆر سپاس ڕەبزان زۆرتان پێوکەمی دەرەخن مادام من میوانێکی ترم هەیە ئێوە بەڕێ دەکەم تا میوانەکەی ترم گوێکی تایبەتی لەگەڵا دەکەم دوای دێمەوە خزمەتان زۆر باشە دەستان خۆش بێ زۆر سپاستانەکەم بینەرانی عزیز ناوبڕێکی کوروەردەگرم میوانێکی تایبەتم هەیە لەسەرەوەی کە ئەو هەموو قوربانی کە دەکرێت چۆن گۆشتێکی تەندروستمان هەبێت قسەکردنە لەسەر ئەمە ناوبڕێکی کوروەردەگرم و دێمەوە لاتە جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێت لە جەژندا پێکەوە دەبێت لە هەر شوێنێکی دەتوانین پیرۆزبایەکانی خۆتان لە ڕێگەی پەیامەوە بگەێن لە ڕۆژانی جەژندا چاوەڕێی پیرۆزبایەکانتان. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. جەژنە دەهەڵکەن بخور بابۆنی بڕوا بۆ دوور ژین بە خەندە بیناکە بڕوێنە تۆوی چاکە تلفونەکەم هەگرت سبحانەکە هەر تەلەفۆنەکەم هەگرت یعنی کابرەوتی مامۆستا لە خوای ناترسێ ڕۆژی کامەتی قەت دەگرمە تۆ تەلەفۆنت بۆ قەپات کردیا زەمانی ئیمام خەتیب لە مزگەوتی مەدینە لە گەڕە چێوگەرینی تازە گەیشتمە مزگەوتی مەدینە گوتی مامۆستا زۆر سەلام لە پێغەمبەری بە خوا بستم بۆ قوربانی مزگەوتەکەشتم بۆ بەرام لە بۆ مەدینەی تێگەی کێشێکی وها بە مەچوویە ناو مەزعەکەی کە کێشەکەی حەسم بکەین حەل بکەین دوای ئەوەی کە هەموو خزم و خۆش یەکدی بووینەوە پێکمان هیناوی و دانیشتینە ئاخر یەکێک معارض بووە دوای یەکسەر شەیتان هانیدا سواری سەری بوو دیسان سەر لە نوێ ئاژاوەکەی دروست کردەوە کە ئاویا هینا یەکەم کەس ئەدە بەندە دەرە مامۆستای ئاوەکەی ئاوەکان دامن وتە مامۆستا بخۆ ئەمەش ئاوەکەم وەرگرت گوتم ئەو کەسەی کە شەیتان هەستە لەسەر منی بوو گوتم ئاوەکەی بخۆ وتی وەڵڵاهی ئەو ئاوی ناخۆمە ئەی گوتم دو ناخۆی گوتم فەرقی تێدایە جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێت لە جەژندا پێکەوە دەبێت لە هەر شوێنێکی دەتوانین پیرۆزبایەکانی خۆتان لە ڕێگەی پەیامەوە بگەێن لە ڕۆژانی جەژندا چاوەڕێی پیرۆزبایەکانتان. دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز دیارە میوانێکی تایبەتمان هەیە لەسەر قسەکردن لەسەر گۆشتی تەندروست دیارە و هەموو قوربانی کە ئێستا
لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا دەکرێت چی بکەین بۆی کە گۆشتەکەی تەندروستیەوە بە تایبەتی لەو حاڵەتی ئێستا کە هەندێک نەخۆشی تایبەت پیابوون کە لە ڕێگەی ئاژەڵەکانەوە دەگوازرێنەوە فترێک لەمەوە پێشش لیژنە تایبەتەکان هەڵمەتێکیان کرد بۆ لابردننی ئەوانی کە و قەسابخانانی یا و قەسابانەی کە لەسەر ڕێگاکان گۆشتیان دەفرۆشت ئێستا مەوانەوەوێ لەگەڵ بەڕێز دکتۆر ڕۆستەم زۆراب لەسەر گۆشتی تەندروست قسە بکەین کاک دکتۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆکانمان جەژنت پیرۆز بێت گردنمان ئازاکە لەم جەژنەیە ئێوەمان هێناوەتە ناو ستۆدیۆ لە کاتمان گرتووی زۆر سپاس و بەخێر بێت جەژنێش پیرۆز بێ کاکتێلار دکتۆریان دووبارە بەخێر بێت خۆش سەلامەت پیرۆز بێ با یەکەم پرسیارم لەوە دەست پێ بکەم مەرجی گۆشتی تەندروست کامەیە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم دیارە جەژنی قوربانی پیرۆز لە ئێوە لە هاوڵاتیان پیرۆز بێ انشاءالله بە ئومێدیەوەی کە خوای گەورە عیبادەتی هەموو لایە وەرگرێ و قوربانیەکی زۆریش بکرێ تاوەکو هەموو ئەو خەڵکەی کە پێویستی بە گۆشتە و گۆشتی بگاتێ و ئەوەشی کە هەیەتی زیاتری بگاتێ چکە بۆ خۆی هەر سنەتی جەژنی قوربان وایە دیارە ئەوەی کە هەیە ئێمە بەڕاستی چۆن گۆشتێکی تەندروست لە جەژنە ببەخشینەوە بە ئاوها بڵێن چکە خەڵکێکی زۆر قوربانی دەکا چۆن قوربانێکی پاک و خاوێن بکەین بەڕاستیەکەی لەبەروی ئێستا دنیا گەرمە ئەبێ زۆر ئاگادار بین کاتێک کە قوربانی ئەکەین ئەبێ ئیشەکانی بە خێرایی بکەین یعنی ئەو خاڵەکە خاڵی یەکەم لە هەڵبژاردننی ئاژەڵەکەەوە دەست پێ دەکا کە ئاژەڵێکی ساغ بێت تەندروست بێ و بەڕاستی مەسە هەندێک حاڵەت هەیە بۆ خۆت هەر بە چاو دەیبینی ئاژەڵێک کە زۆر لاواز بە هیچ پێویست ناکات سەر ببڕێ بۆ قوربانی کە وازام ئەوانە هەر لە ڕووی شریعەتیشەوە شتێکی ڕێپێدراو نییە ئاژەڵێک کە پیر بێ گۆشتەکەی ئەو تام و چێژ و سوودە نادەکە ئاژەڵێکی با بڵێن تەمەەن گەنج دەیدا ساغ بێ ئاژەڵەکە بە نمونە هەندێک حاڵەت هەیە وەکو تا هەندێک نەخۆشی هەیە کە حیوانەکە کز و لاواز دەکا ئەوانەی نەبێ بە شێوەیەکی گشتی خاڵێکی تر کە زۆر گرنگە هەوڵ بدەن بەڕاستیەکەی ئێستا کەسێک کە دکتۆرێکە ناسێ کەسێک دەناسێت دکتۆرێکی ڤێتێرنەری مەبەستمە قەیچێکە بە پشکنینە بۆ ئاژەڵەکەی بکە ئەوەی کە زۆر گرنگە مەسە ئەمڕۆ کوشتارگە هەیە بەڵام بەڕاستی لە دۆخێکی ئاوهایە بەداخەوە خەڵک زۆرێکی ئاژەڵەکان نابە لە کوشتارگە سەری بڕێ ئەوەی کە زۆر گرنگە کاتی سەربڕین و شوێنی سەربڕین مەسەلەن هەم ئاو هەواکەی پاک بێ ئەو شوێنەی کە باڵێن ئاژەڵی تیاسەر دەبڕە شوێنێکی تەپ و تۆزای و پیس نەبێ و هەم شوێنەکەش زۆر پاک بێ چکە بەڕاستی گۆشت پرۆتینێکی زۆری تایە و خوێنێکی زۆری تایە کە جەوێکی زۆر لە باری هەیە کەشێکی زۆر لە باری هەیە بۆ گەشەکردنی بەکتریا و بەڕاستیش ئێستا بۆ خۆی ئەو ماوەی پێشوو بەڕێستان ناگادارن کە کریمیان کۆنگۆ هیمۆڕۆجیک فیڤەر هەبوو و زۆر نەخۆشی تریژەیە زۆر نەخۆشی کە زیاد لە 200 نەخۆشی ئەگونجێ لە ئاژەڵەوە بگوازرێتەوە بۆ بە بڵێن بۆ ئەو کەسانەی کە هەڵسوکەوتی لەگەڵدا دەکەن چ لە خواردنەکەەوە بێ وەکو حمای ماڵتا و چ لە ڕێگەی ترەوە بێ لەبەرەوە بە ئەو پەڕی چۆنەڵی بە ئەو پەڕی لێزانین و وریاییەوە پێویستە قوربانی بکرێت شوێنەکەی پاک بێ و بەڕاستی پێویست ناکات دەست بدرێ لە هەندێک خوری و هەندێک شتی تر بۆ ئەو کەسانەی کە زەڕونی ئەوەی کە تەعاملی لەگەڵ دەکات باشتر دەستکێشی لە دەستا بێ ئەو پەڕی پاک و خاوێنی دیتۆڵ بەکار بهێنرێ ئەگەر پێویست بوو لە دوای عملیەکە بۆ دەست و پلوانە چکە هەندێک نەخۆشی وەکو گەڕی و هەندێک نەخۆشی تر هەیە کە ئەگونجێ لە پێستی ئاژەڵەکانەوە بگوازرێتەوە بە تایبەتیش بۆ ڕەشەوڵات وەسێتم ئەوەیە هەر کەس دەیکا یان بیبا لە کوشتارگە سەری ببڕێ یاخود ئەوە تا هەرچۆنێ بێ پزیشکێک پشکنینی بۆ بکات چکە بەڕاستی هەندێک حاڵەت هەیە کە لە ڕەشەوڵاخە بە هیچ شێوەیەک ئەو کەسانی کە سەری دەبڕن نایزانن ئەگەر پزیشک نەبێ و ئیمکانە کرمی مەسەلەن شریتی ڕەشەوڵاخ کە کرمێکە بە پێی هەندێک سەرچاو جاری وایگاتە سەر و لە 20 متر تا 30 متر لە ڕێخۆڵەکانی مرۆڤدا گونجێ دروست ببێ لەبەرەوە زۆر باشە ئەگەر پشکنینی بۆ بکرێ و خەڵکێکی گۆشتەکە دەخوا و یان هەڵی دەگرێت یەکسەر بخاتە شوێنی سادەوە سەلاجە لە بەشی خوارەوە دای بنێ بە هیچ شێوەیەک نابێت گۆشت لە 2 سەعات زیاتر لە هەوای ژوورا بمێنێتەوە چکە بەڕاستی یەکسەر بەکتریاکان لەسەری گەشە دەکەن و دەبێت بەهۆی تێکچوونی گۆشتەکە دوای ئەمە تەبەن ڕێنماییەکان بوون بۆ سەربڕین یا شوێنی کە ئاژەڵەکەی تێدا سەر دەبڕێت لە پارچەکردن لەدا بەشکردنی بەسەر خەڵکدا زۆر جار آخر 2 ساعات ڕەنگە لە هەندێک شوێنە گۆشتەکەەوەندە زۆر بێ نەگاتە ناو بۆ نمونە سەلاجە یا شوێنێکی تایبەت و بە جۆر لە جۆرەکان خەڵک زۆر ئەم ڕێنمایانە ئێستا ڕەچاو ناکە لە هەمان کاتە دەڵێ بۆ نمونە جەژنی ڕابردوو کردمانیان دەجار ئامەم کردووە هیچیش توش نەبوو خۆی مشکلە ئەوەیە ئینسان مەرج نییە هەموو جارێک کە شتێکی
خوار توش ببێ جاروای بە تەمەن 1 جار تووشەبی بەس کە توش دەبی تۆڵی هەموویت لێ دەکاتەوە بەڕاستێکی لەبەرەوە بۆ خۆی ئەوە قیاز نییە بڵێ جارێکی تر کردومانە وانە بۆ جارێکی تر لەوانەیە شوێنەکەی فێنک بوو بێ کە قوربانەکەی تیاکراوە یاخود مەسەن کاتێک بوو بێ زستان بوو بێ بۆ خۆی حاڵەتەکان فەرقی هەیە وەکو وتم بەکتریا ئەم جەوی ئێستا کە هاوینە زۆر لەبارە بۆ گەشەکردنی بەکتریا زۆر سریع زیاد دەبێت تەسەور کە ئەوان لەماوەی چەند دقەیەکە چەند جارێکی لە سەریەک زیاد دەبن هەندێکیان هەیە ژەهر دەردەدەن کە ئەوە دوایی ئیمکانە بێ بەهۆی سکچوون ڕشانەوە و هەندێک نەخۆشی تر کە مرۆڤ تووشی ببێ و بەڕاستی ئەوەی کە زۆرە مەسەن پێ دەڵێم پێویستە ئەو ئیشە زۆر بە لەم وەرزەدا زۆر بە شێوەیەکی خێرا ئەنجام بدرێ و ئەوەشی کە زۆرە بە هەر هیچ نەبێ ینی ئەگەر هیچی پێتەرتیب ناکرێ گۆشتەکە لەبەر مبەڕیدەیەک ئیشەکەی بکە بەبەستم شوێنەکە هەتا بکرێ فێنکتر بێ باشترە با لەبەر سپلیتێکا بێ با لەبەر شوێنێکا بێ گۆشتەکە کە گەرم نەبێ نەکاتە پلەی گەرمی ژووری ئاسایی یان پلەی گەرمی با بڵێن نەچێتە سەروسیەوە کە ئیتر ئیمکانە لەو پلانەیە گەشەی بەکتریاکان خێرا ببن. بەڵێ دکتۆر ئەگەر باسی شێوازی هەڵگرتنی گۆشت بکەین ئێستا لای خۆمان زۆربەی کاتە لە بەستەرایە گۆشت بەسێ دووبارەی کاتەوە ئایا هیچ گۆڕانکاری لە پێکاتی گۆشتەکە ڕوونایە لەو بەستنوکردنەوەیە؟ بەڵێ خۆی گۆشت کە یەک جار بەستی دوایەگەر کردیەوە بێ بەکار بێت نابێ بەی شێوێ جارێکیکە بیبەستێتەوە ئەمە یاسایە بۆ تقریبان بۆ هەموو خواردنیشی بەستوش زۆربەی خواردنە بەستوەکان کە یەک جار لە فرێزەرا بەستیە بێ بەکار بێ ئێمە شتێکمانەیە خەڵک لەم ڕۆژانەیە چۆن ئەڵە گۆشتی فرێش بخۆم ئەگەر بۆی بکرێ گۆشتەکە لە بەشی خوارەوەی سەلاجە داینێ بەپێی کەمترین قانونی وڵاتان هەندێکەیە تا 5 ڕۆژیش ڕێدەدا بەڵام کەمترینیانەوەی کاڵە 72 ساعتیش ئەم گۆشتە هەر فرێشە لەبەرەوە لە بەشی خوارەوەی سەلاجە دای بنێ ئەوەی کە ئەتەوێت لە ماوەی جەژنا بەکاری بێنی لە بەشی خوارەوەی سەلاجە کە لە 2 بۆ 4 پلەیە جاروای لە 1 بۆ 4 پلێ و نایبەستێ ئەمە هەتا 72 ساعت هەر بە فرێشی دادەنرێ و بەڕاستی ئەو گۆشتش کە لە خوارەوەی سەلاجە دایدەنی تۆ بەلایانی کەمەوە 8 ساعت دای بنی یانێکە گۆشتێکت بۆ هەو یەکسە دای بنی بۆ ماوەی 8 ساعت حاڵەتێکگەیە پێوتری حاڵەتی دوای سەربڕین وەکو بڵێ حاڵەتی گەینی گۆشتە خۆی گۆشت ئێمە لە زانستا شتێکی گۆشت هەیە و ماسوولکە هەیە لە پێگاتە ئەمە هەردوو چێرێک شتە با بڵێن هەرەڵێن گۆشت و ماسوولکە بەڵام ڕاستی ماسوولکە ئەوەیە کە ئیش دەکا بەس گۆشتەوەی کە دەخورێ فەرقی هەیە ماسوولکەوەی کە ئێمە ئیش بڵێنەوە ئاژەڵەکە دەجوڵێ دێ دەڕوا ماسوولکە بەکاردێنێ بەڵام کاتێکە ڕۆحی لێ دەرچوو ئەمانە لە دوای سەربڕین بۆ ماوەی 8 ساعت تاوەکو 12 ساعت و هەتا ئەو کاتەشی کە بە فرێشی دەمێنێتەوە ترشی با بڵێن ترشە ئەسیدەکان دەردەدەن لاکتیک ئەسید و ئەو جەماعەتان لەناو گۆشتەکە پێش دێتە خوارێ هەم تامی گۆشتەکە خۆش دەبێ هەم دەگۆڕێ بۆ گۆشت ینی لە ماسوولکەوە دەگۆڕێ بۆ گۆشت و هەم پیئەچەکەشی دادەبەزێ کە ئەگەر هەندێک میکرۆب و شتێکی تیابێ ئیمکانە لە ناوی بەرێ واتە بۆ ئەستین تا دوای 8 بۆ 12 کاتژمێر بۆ ماسوولکەکان ئەوە لە ڕووی زانستیەوە با بڵێن حاڵەتی نمونەی زانستیە کە ئەوە ئیتر باشترین شێوازی گۆشتە ئەگەر بینی وتانە گۆشن جار کە تازە سەری دەبڕی دەجوڵێتەوە وانە هێمای چییە هێمای هێشتا هەر لە مەرحەلی ماسوولکە هەیە ئێمە خۆمان لە کوشتارگە کە سەری دەبڕین بەلایانی کەمەوە 8 ساعت بۆ 12 ساعت دەیێڵینەوە لە ساردکەرەوەیە اینجا ئەینێرین بۆ بازار بۆ ئەوەی بە تەواوەتی ببێ بە گۆشت بە تەواوەتی بگەیت یعنی کە ئەو حاڵەتی پێی ئەوترێ ڕایگەرمۆرتیز لەبەرەوە باشترە ئەو 8 ساعتە بیهێڵیتەوە دوایی بەکاری بێنی مەساگەر ئەمڕۆ بەیانی سەربڕاوە تۆ ئێوارە بیخۆی کای زۆر ئەمە خواردنی گۆشتەکەیە زۆر جار بەشێک لە پاشماوەی ئەو ئاژەڵانە فڕێ دەدرێتە دەرەوە ئەمانە تا چەند مەترسین بۆ سەر دروستبوونی نەخۆشی و 2000 گواستنەوەی بۆ مرۆڤ بۆ نمونە لە دەرەوەی شار یا لە لە دەروی بازەی مەلیک مەحموود لە لادیەکان ئەم حاڵەتانە زۆرتر دەبینێت بەشێک لە پاشماوەی ماژەڵە فڕێ دەدرێتە گۆشیەکەوە کە بۆن و بەرامەشی تەنان زۆر جار ڕەنگە بە چێ بەسەری ڕێبوارێکی شاتەنانێت ئەمانە مەترسی هەیە هیچ پاشماوانە بەڵێ خۆی ئەگەر هەر بین با بڵێن ئەگەر هەر لەوە دەست پێ بکەین کاتێک کە تۆ قوربانی دەکەی خێرێک دەکەی معقول نیە خێرێک دەکەی لەو لاوە زەرێک لە کۆمەڵێکی تر بێ ئەگەر بەس بۆنە ناخۆشەکەش بێ یعنی ئەگەر هیچ نەخۆشیشتی لێ دەرکەین بەس بۆنە ناخۆشەکە بێت لەبەر لەوانەیە ڕەوا بێ بڵین کە ئەو شتە ڕەوانیەوە بێت
کابێ ئەم پیسی شتە لە شوێنی تایبەتی خۆی ببرێ بۆ با بڵێن هەندێک شوێن هەیە حاوی لێ حاوی گەورە بێت لەو شوێنانە بە تەکیید لە مەیدانی ئاژەڵ و لە شوێنەکانی کە شوێنیان بۆ دیاریکردون کە ئەو شتانەی تا فڕێبن بۆی دوای هەمووی پێکەوە فڕێ بدرێت سەر لە کوشتارگە شوێنی تایبەتی خۆی هەیە چاڵی گەورە هەڵدەکەندرێ دەخرێتە ناوی مەفروزە لە شوێنێکا فڕێ بدرێ بەڕاستی کە پیسایی و اینی با بڵێن زەرری بۆ خەڵک نەبێت چونکە ئەمانە بەدەر لە بۆنە ناخۆش و منزەرە ناشری نەکەشی کە یعنی ئەو دەرەوەی شەستی بۆ خۆمان دەزانین زۆرێکی هەر سەیرانگایە خەڵک دەچێت بۆ بەسەربردنی کاتێکی خۆشۆشانە هیچ ڕەوانیە تۆ خێرێک دەکەی بەشێکی ژیانی خەڵک پیس بکەیت لەبەرەوە نەخێت دەبێت لە شوێنی پاک هەڵ بگیرێ و بە تایبەتیش دوایی هەندێک حاڵەتی کرم و پیسی و سەدەها نوعی مشەخۆری تێدا گەشە دەکە بەدەر لەو هەموو بەکتریا و شتێکی کە دەگونجێت تیا بژی و هەمووی نەقڵ ببێ بۆ مرۆڤ. زۆر باشە کاکتۆر لەسەرەوەی کە هاوڵاتیان چۆن هوشیار بکەینەوە لە کوشتارگە بەکاربێنن بۆ سەربڕینی ئاژەڵەکان نەچنە دەرەوەی شارەکان بەشێکی وابی لێکاتەوە کە بۆ نمونە ڕەنگام سەربڕینە لە دەرەوە ڕزق و ڕۆزی و کەسابەتێک بێ بۆ خودی قەسابەکان. بەڵێ خۆی لەوانەیە با بڵێن مەسائلی ڕزق و ڕۆزی و ئەوە حاڵەتێکی ترە بەڕاستەکەی تۆ ناتوانانی یعنی وەکو بڵێ بە میسالی هەموو خەڵک کۆنتترۆلکەی لە جەژنی قوربانە و فعلەن هەندێکی هەر ئەو ئیشە دەکا و ڕزق و ڕۆزی هەر دەبێت بەڵام لە ڕووی پاک و خاوێنەوە بۆ نمونێسە لە کوشتارگە هەتا ئاژەڵەکە سەر دەبڕێ و پاکیش دەکرێ و لە دلەتیش دەکرێت بە هیچ شوێن ناخرێتە ئەرز ئاژەڵ لە ئەرزان نییە بە هەڵواسراویە سەربڕین نەبێ ئەو کاتە لایەکی لە ئەرزایە ئیتر دوایام ئاژەڵە بەرز دەکرێتەوە بە هەڵواسراوی دەڕوا زۆر فەرقی هەیە لەوەی تۆ ئاژەڵێک لە خۆڵ و پیسیا پاک بکەیت یان بە شوێنێک پاچی بکەیتە پوتۆزی سیارە بێت و بڕوە لەوەی بەڕاستیە بێ زۆر ئاگاداری ئەو حاڵەتانە بین هەتا بکرێت لە کوشتارگە بێ وەکوتم لە جەژن حاڵەتێکی تایبەتە لەوە ئەچێ زۆر کوشتارگە با بڵێن نەتوانین هەموو خەڵک بنێری بۆ کوشتارگە بەڵام وەسێتمەوەی خەڵک ئەگە گومانی لە حاڵەتی هەبوو و یاخود ئاژەڵێکی گەورەی سەربڕی هەوڵبا بە تایبەتی بۆ ئاژەڵی گەورە بە تایبەتی بۆ ئاژەڵی گەورە پزیشکێک بیبینێ زۆر کارێکی باشترە. سەبارەت بە سونەتی قوربانی لە ڕووی ڕێنمای ئاینیەکان و ڕێنمایە زانستیەکان پزیشکیەکان تا چەند لە یەکچووی زیاتریان هەیە پێکەوە. بەڵێ بۆ خۆی سنەتی قوربانی وەکو دین هەر لە زانستی خۆراکیشە هەر ڕێگریەک یاخود هەر هاندانێک هەبێت لەسەر خۆراک ئەگەر پشتگیریەکی دینی هەبێ زۆر بەهێز دەبێت بە نمونە مسلمان هەندێک خواردن و خواردنەوە هەیە نایخواتەوە مادەم ڕێگری ئاینی هەیە هاندەرێکی زۆر بەهێزە بووی بە پێچەوانەوە بۆ نمونە قوربانی هاندەرێکی ئاینی هەیە کە بکرێ مسلمان زۆر بە باشی دەیکەن ئەوەی کە هەیە ئەم ئیشە لەگەڵ زانستە ئیشێکی تەواو ڕێکوپێکە چکە مەسەن سەربڕینەکە بە سەربڕینی ئیسلامی دەکرێت کە ئەو ئاژەڵە تەواو خوێن لە لاشەی دێتە دەرەوە کە ئەمە یەکێکە لەوانەی کە با بڵێن لە ئیسلامە کە دەبێ هەر بەو شێوەیە بێ ئاژەڵەکە لەو پەڕی وەعیایەتی کاتێکە با بڵێن ڕێگەی ئیسلامیەکە دەڵێ وا سەری ببڕا بە نمونە کاتێککە ئەو بۆری خوێنانە دەبڕیت یەکسەر مێشک کە ئاژەڵەکە لەو پەڕی وەعیایەتی لە پڕوەعی نامێنێ یەکسەر با بڵێن سنتەری مێشک لەگەڵ جەستەیە دەبڕێت تەنها لەگەڵ دڵ دەمێنێ بەشێک کە ئەویش دەڵێ ئادەی خوێن منێرە خوێنم بۆ نایە بە بەهێزی دڵ ئەو کات پاڵ دەنێ بۆ خوێنەی کە لە لاشەیە هەیە هەوڵ دەدا هەمووی لەو بۆریانەوە کە خوێن دەبن بۆ مێشکە دەبینی هەمووی بە خێر ئەیدێتە دەرەوە ئەو بەشێکی ئەوەیە کە مێشک دەڵێ خوێنم بۆ بنێرە بە خێرایی لەبەرەوە دەبینی هەموو خوێنەکە دێتە دەرەوە کە ئەمە ڕێگەی سەربڕینی ئیسلامیە و لەگەڵ قوربانیا یەک دەگرێتەوە ئەوەی کە زۆر گرنگە لە قوربانیا خەزمکردن و زۆر باشە کاکتۆر پەیوەندی هاوڵاتیەکم لەگەڵایە لەبەرەوەی پرسیارێکم هەیە لێیان بکەم کاک یاسینم لەگەڵە لە هەولێرەوە کاک یاسین سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. سلام علیکم کاکە جەلالی خۆشەویست خۆشەویستی خوابی کاک یاسینگیان جەژن لایەوە چۆنەوە لێرەوە جەژنە پیرۆزەی خۆتان ڕاستی کێکەیت؟ وەڵاهی جەژنە پیرۆزە یەکەمە ئاراستەی کەناڵی ئەسمانی پەیامەکەم بەڕاستی ماندوو نەناسانەنە تاکە کەناڵی ئیسلامیە کارەکە بۆ هەر هەموو مرۆڤ بەڕاستی پیرۆزبایی خۆم لە جەنابەت دەخانەوە دەکەت بە تایبەتەکەم جەنابش زۆر ماندوو ئەو میوانە بەڕێزانەش خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە ئەم جەژنە ببێتە مایەی خۆشی ڕەحمەت بۆ هەر هەموو موسڵمانن ئەو جەژنە ببێتە بۆ ئەوەی کافران دژمنانی خوا
ینی دەری دژمنانی خوا بلەرزێ لەو جێژەدا بەڕاستی ئێستا کە دژمنانی خوا لە بەس چاوی هەر هەموو دنیا بە ناوی مافی مرۆڤەوە مسلمانە پەلپە دەکرێت مسلمانە شەهید دەکرێت هیچ هەلوێستەکمان نەبی ئێمە مسلمان بەچی مسلمانی نەگە هەلوێستمان نەبی جێژدە پیرۆزە لە گشت مسلمانان دەکەم لە خانەوادەکەم دەکەم بە تایبەتی داشی خۆشەویستم ڕاستی جێژنە پیرۆزە وەکو برێم ئەوسار زۆر جیاوازی هەبوو کاکە جەلالی خۆشەویست ئەم جێژدا کە حکومەت مەعاشیدا و خەڵک بڕز هاتەوە سەرە خۆی بەڕاستی وەڵەو قەیرانیشە بەڵام کاکە خەرک گوناحبارە خەرک تاوانبارە بۆچی و خەرک گوناحبارە و تاوانبارە زۆر باشە ئەگەر زۆر باشە لەبەرەوەی کە هاوڵاتی تر لەسەر خەتە لە ناو تەنەکەی دەدی ئێمە غروور بوون کاکە جەلالی بەڕێز زۆر باشە زۆر سپاس بە ناوی هەم میوانەکانم هەم کەناڵی ئاسمانی پەیامەوەی مەژژنی پیرۆزە ڕاستی جەناب دەکەم دوبارە سێبارە خوای پەروەردیگار ئەو جێژنە بێتە لەگەڵ محەممەد بۆ هەموو مسلمانان بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە قەیرانێک ڕزخوای پەروەردیگار ڕزگاری بکەی ئینشاءالله. السلام علیکم ورحمة الله. ئەگەر لەگەڵ ما بمێنیتەوە من 4 پرسیارم هەیە بەداخەوە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاگیاسین پچڕا نەواڵخانمان لەگەڵە لە تەکشیەوە نەواڵخان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءالله بۆی کە زیاتر لە کاتت نەگرمنەوە پەیوەندیەکەی تۆش بۆ پچڕێ دەچمە لای پرسیارەکانم من 4 پرسیارم هەیە وەڵامەکانیشان بە اختیارن تۆ لە پرسیاری یەکەم و دووەم و سێم پێم بڵێ کام پرسیارە لێ بکەم 1 2 3 4 کامیان 4 پرسیارم هەیە سێ بێت لەگەڵ وەرزشا چۆنی لەگەڵ وەرزشا چۆنی نەواڵخان پێ پرسیارەکەت وەرزشیە بیگۆڕە چەند؟ با 1 بێت زۆر باشە پرسیاری یەکەم دەڵێ ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە 3 اختیاریشت دەدەمێ پێم بڵێ سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتیحە تەلەڤیزیۆنەکەت کسکە لە تەلەفۆنەکەەوە گوێ بۆ من بگرنەوە خان ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتیحە سوورەتی فاتیحە دڵنیایی؟ نایگۆڕی با سوورەتی فاتیحە بێ بەڵام وەڵامەکەت بۆ ئاشکرا ناکەم لە کۆتاییەوە وەڵامی پرسیارەکان ئاشکراکەم ئەوەی کە وەڵامی ڕاستی بەدەستێ نابێت ئەگەر زۆر بن و کاتە قوڕایەکیان بۆ دەکەین کێ یەکەم بوو لە بەرنامە ئەمڕۆمدا خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی پێشکەش دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکە نەوالخان لە جەژن و خۆشیاویت ئینشاءالله خوا لەگەڵ بێت دێمەوە لای میوانەکەم کاکە پرسیاری لێ بکێت تاو کاتی کە پەیوەندی ترمان بەڵێ دکتۆر چۆن بتوانین گۆشتێکی خراپبوو لە گۆشتێکی تەندروست جیا بکەینەوە دیارە وەکوتم ئەگەر خەڵی یەکەم لە هەڵبژاردننی سەرچاوەکەیە ئەگەر تۆ سەرچاوەکە بزانی زۆر کاتێکسەر باشی و خراپێکش دەزانی بەڵام هەندێک جار تۆ گۆشتێکت بۆ دێ چوزانی خێرە نازانی مەسەلەن چاکە خراپە ئەوانە بۆ خۆی گۆشت بە شێوەیەکی گشتی دوو بەشی تایە با بڵێن بەشێکی سپیکە چەوری و ئەو بابەتانی ترە بەشێکی تریشی گۆشتەکەیە کە معلومە ڕەنگەکەی سوورە ئەوەی کە هەیە ئەگەر گۆشتێک خوێنی بە باشی دەرنەچوو بێ زۆر کات با بڵێن هەندێک دەمارە خوێن و ئەوانی تیا پڕپڕ دەبێت لە خوێن ئەوە مانای ئەوە واژە لە خوێنی باشی نەڕۆیوە یاخود وای لێ هاتووە بەشە سوور و سپیەکان جاروە تێکەڵ دەبێت یاخود نەزیفێکی زۆر لە بەشە سپیەکانە هەیە و مانای وایە ئەو ئاژەڵە لە پێش سەربڕینە تای هەبووە یان هەندێک نەخۆشی تری ڤایرۆسی ئەگونجێ هەبوو بێ و ئێمە نەزانین یان جاری وایە مەسەلەن گۆشتێکت بۆ دێ بۆ خۆت دەیبینی وەکو بڵی چەورەکەی ناوەکو کوڵاوی لێ هاتووە کە وەکو کوڵاوی لێ هاتبوو مانای وایە کە ئەم گۆشتە با بڵێن زۆر لات و لاوازە ئەبێ زۆر ئاگاداری بی لە حاڵەتێشتا ئەگونجەیە کە بەهۆی نەخۆشی وای لێ هاتبێ و بەڕاستی ئەوەی کە مەسەلەن گرنگە ئەو گۆشتە تۆ
لە پێشە سەیری بکەی خۆی لە حاڵەتی گۆشتە شتێکی پێوترێ قێزەون نەبێ هەر لە تەنانە لە عیلمی شاوشەی ڕیپەگنان بەکاردێکام گۆشتە هەندێک گۆشتێ ساڵحە بۆ خواردن ینی ئەگەر تۆ بینیتە بازارڕە و خەڵک بی خۆی کێشەی نییە بەڵام ئەیبینی چۆنەڵی شێوازەکەی قێزەونە کە شێوازەکەی قێزەون بوو نابێ بخورێ ئەنج چکە جاری وایە ئەو شێوازە قێزەونە هەر بۆ خۆی لەوانەیە شتێک بێت تۆ پێی نەزانی خاڵیشتر مەسەلەی بۆنە بەسە گۆشت بۆنی نەکردبێت کە بۆنی کردبوو نابێ بە هیچ شێوەیەک بەکار بێت کە بۆنی کردبوو مانای وایە کە ئەوە بەکتریا و شتی تر لەسەری گەشەی کردووە بۆیە گەشتوتە ئەو حاڵەتە لەبەرەوە ئەم شتانە بە شێوەیەکی گشتی دەتوانین بەکاری بێنین بۆی گۆشتێکی باش ئەگەر گەشتە دەستپاس دکتۆرجان من ببوورە پەیوەندیەکترم بەگەڵ لەبەری هاوڵاتی لەسەر خەتە ناکرێت زۆر بیڵمەوە شەیداخانمان لەگەڵە لە ڕانیەوە شەیداخان جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بیت سلام عليك عليكم السلام ورحمة الله باسی براتان جژنی قوربانتان پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێت هەر لە خۆشی و جەژنابی ئینشاءالله پیرۆزبای خۆمان ڕاستی هەم مسلمانانی جیهان بە گشتی مسلمانانی هەرم بە تایبەتی یەکەم زۆر سپاس شەیداخان شەیداخان چوار پرسیارم بۆ جەنابتەیە یەک تا چوار ژمارەێکم بۆ بژێرە سێ ژمارە سێ بەڵێ پرسیارەکە بۆ جەناب دەڵێ یەکەم وڵات کە یاری تۆپی پێی تێداکرا چ وڵاتێک بوو سێ هەڵبژاردەتەیە رووسیا چین بەریتانیا ئاسانکاری نییە لەگەڵ وەرزشە زۆر باز نیم سێ هەڵبژاردن پێیاوی شەیداخان رووسیا چین بەریتانیا سێ بژاردەیە کێکیان بڵێ یای پێشی یان نای پێشیت یا هەڵە یا ڕاستە رووسیا رووسیا بەڵێ نای گۆڕی شەیداخان وەڵای زانیاری تەواو نییە لە خۆلمدا نازانم زانیاری کێوتم لە سەری نییە باشە رووسیا بۆ تۆ جێگی دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بمێنەوە شەیداخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بەخێراتی میانە بەڕێزەکانتان زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرجان دوایین ینی کۆمنتت لەسەر گۆشتی تەندروست بۆ هاوڵاتیان لە جەژنە قوربانەدا لە جەژنی قوربانە شتێکیکە کامێنێتەوە زۆر گرنگ کاکجەلال مەسەلی هەڵگرتنی گۆشتە شوێ خەڵک گۆشتێکی زۆری بۆ دێ ئەوە خاڵەکە گۆشت بە حکمی ئەگەر لە فرێزەرە هەڵبگیرە ئەگەر لە مجەمیدەیە با بڵێن ئەو کە جیازێکی تایبەت بەبەستنە مجەمیدەی تایبەت بەڕاستی گۆشت ئەگەر لە پلەی ناقز هەژدە بێ دەتوانرێ بە شێوێکی گشتی تا ساڵێک هەڵبگیرێ بە شێوێکی گشتی هەرچە گۆشتە چەورەکان ئەگەر بکرێت لە ماوەی کەمترا مەسەنگە بەرخواانە بێت لە ماوەیەکی کەمتر لە ساڵا بەکاری بێنی بەڵام بە شێوێکی گشتی من ئەوە دەڵێم کە خەڵکی ئێمە زیاتر لە فرێزەرە هەڵی دەگرێت فرێزەری سەلاجە با بڵێن بەشی سەرەوە فرێزەری سەلاجە مشکلەوە زوو دەکرێتەوە و بە تایبەتی ئێستا وەرزی هاوینە ڕۆژانە بۆ خۆتان دەزانن ئاوی تێدەکرێت و ئاو دەردەهێنرێ و ئەو ئاوی کە تێی دەکرێت گەرمە بە شێوێکی گشتی لەبەرەوە بە شێوێکی گشتی ئەگەر لەم جۆرە جەوەیە هەڵبگیرێ لەم شوێنەیە هەڵبگیرێ و زووکردنەوە هینی ئەو شوێنە هەبێ لە ماوەی 4 مانگ بۆ 6 مانگە بەکاری بێنن زۆر باشە یعنی زۆر هەڵی نەگرن ئەوە خاڵێکی تر ئەوەیە کە بزانین بەڕاستی خواردنی گۆشتی سوور بە شێوی زۆر زیاد لە حەدی خۆی خراپە هیچ زەڕوونی ئینسانی تر لەم ڕۆژەیە بەشی ساڵەکە گۆشت بخوا ئەمە بەڕاستی شتێکی عادەتێکی خراپە خەڵکیمە مەسەرەن جاری وایە سێژەمە لەم ڕۆژانەیە گۆشت دەخوا گۆشتی سوور ئێمە ڕۆژانە بە شێوێکی گشتی لەو پرۆتین و گۆشتی سوور 86 گرام تا 100 گراممان پێویستە ینی کیلۆیە بکە بە 10 بەشەوە لە بەشێکی کەمتر ئەجا تۆ بزانە ئەگەر لە ڕۆژێکە دووژەم گۆشتی سوور بخورێ ئەو کات ڕێژەکە زۆر زیاد دەبێت کە ترسی ئەو کات دروستبوونی هەندێک نەخۆشی تر کە بەدەر لەو نەخۆشیانەی بەوەی میکرۆبوشتەوە هەندێک نەخۆشی تر کە مەسایلی بەرزبوونەوەی چەوریە لە سامحەڵا هەندێک نەخۆشی دڵە هەندێک نەخۆشی مەسەلەن یوریگەسید و ئەو شتانەی ترە کە بەرز دەبێتەوە بۆ خۆی زەرەری خۆی لە مرۆڤ دەداوانیش. سپاس دکتۆرجان پێشەوەی ماڵەوەی لەگەڵا بکەم پەیوەندێکی ترم لەگەڵ هەیە ببوورە تانیا خانم لەگەڵە لە چەمچەماڵەوە تانیا خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. سڵاو لە ئێوەش پیرۆزبایی دەستم قوربانتان دەکەم لەسەر جەمعە میوانەکان هەر لە خۆشیادم ئینشەڵڵا. تۆش بە هەمان شێواز هەر لە جەژن و خۆشییا تانیا خان دەچمە لای پرسیارەکان پرسیاری 1 2 3 4 کامیانم لێ بپرسم. پرسیارە کە ئەمەوێتە دڵی قورئانە. زۆر باشە ئاتە پرسیاری یەکەم لێ بپرسم؟ بەڵێ ئەوەی کە دڵی قورئانی پێوێ. چی بۆ ڕاوێژت کرد لەگەڵ کەسێکی ترەیە پێشتر وەڵامەکەت بزانێ؟
تەنیا خان ڕاوێژت کردووە بە کەسێک کە پێشتر چکەوە پرسیارم کردی هەر خۆت وەڵامەکەتت دەزانی پرسیاریان کرد خۆم ئەمزانێ و پرسیارە گوێبستی بوو مەخۆم بۆ ئەمزانی وەڵامەکەشی ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە سێ بژاردەمەیە سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتحە پێم وا بێت سوورەتی یاسینە سوورەتی یاسین بەڵێ واتە نایگۆڕیت واللهی ئەوەیە ڕەحمانش بێم وا بێ بوو پێ قورئانە باش فاتحەش بەڵێ ئێستا من سوورەتی یاسینت بۆ جێگیر بکەم بەڵێ سوورەتی یاسینم بۆ جێگیر زۆر باشە تەنیا خان زۆر سپاس دەستەکانت خۆش بێت لە جەژن و خۆشیابی ئینشاءالله خوا لەگەڵ دکتۆریان زۆر زۆر سپاس زۆر مەمنون بۆ دەرفەتێکە بێمە بەخشیوە بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێمەوە وڵاتان بە تایبەتی لەگەڵ ئێوەی هاوڵاتیانی عزیز کە دەتانەوێت لە ڕێگەی پەیوەندیەکانتانەوە بەرنامەکانمان ڕازاوتر بکەن و وەڵامی ڕاستی پرسیارەکانمان بەدەست بێنە دوورمەکەونەوە ناوبڕێکی کورد و دێمە وڵاتان. دەستی یەکتری بگرن بۆ تۆقە و پیرۆزبایی با دەم و چاو ڕووتان هەر خەندەی لێ بباری. جەژنە جەژنە جەژنی مسڵمانانە تۆ خوا لێم ببورن هەمووتان گیانە لە باتین و قڕ و چوکلێت و جەژنانە لە ناو سروشتێکی جوانی کوردەواری و لە گوندەر شیرینەکەی نۆرێ لە ناحیەی سەرکەبکان و لە ئیدارەی ڕاپەڕین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین مامۆستا تەماشای ئەشت قۆڵانەکەم تەماشا ئەشتە قۆڵانە کی هایی دلی یاولای دلی هەر کامەی ئەتۆ بە کەیفێتە ئەمیش سەرەتا پیرۆزبایی خۆم لە گشت مسلمانان دەکەم بە تایبەتی دلێن تەماشای خۆی دەیکە باشی لە بوو لە لیم چێک دەدەن لاقم ئاوا لێکە بوو تەکو هات مەقە الله قوبە هەر ڕایکێش علاقل خێرەکە ئەوام خێر و چێ و کوڕتم نەکەی ئەوە چ نەکی تی بابە گیان 20 ساڵم شوانی کردووە لاقی سەد وەزی مەبەستن دەبای خشت پێڵێن مەسەلەی چکولیاتە نەسا ئاکە علی باس چکولیاتانی کرد چاکە کوتی چکولیات نازانم خەراپن و ئەو شتانە وەڵڵاهی ئەو ئەحمەدە ڕیزەی بوو وەڵڵاهی وەک نوقڵانیان دەخوا وەک بڵۆ بە ڕۆژان کۆرە زەعبۆی گەڕێ دێتەوە شەبێشیان دەخوا شەبێشیان دەخوا وەرە پێم سەری دەڵە شەکلە هەیە هەر ئەسڵەن و دەهۆی ناکە هەستاوە جارێ خزمی دە ماڵی خەزووری بۆ هەمووانی نادوە بۆ 6 ماڵانی دەوروبەری خۆی نەداوە ئەوە کەنجێکبان ها بۆ ماڵە بابان ئەوە دەڵێ سیپەلاکم بۆ ناردوون واللهی بیلای ئەوە ئەگەڵ منداڵ پشتە مازە پێ هەڵاڕۆیی ئەو شوێنی خۆی هەیە خۆ جا ئەولاد ئەگەژنی هێنا خۆ بابی وە بیر نامێنین بابی وە بیر نامێنین زۆر وڵاتان گەڕام لە نێو وڵاتان نەمدی وڵاتێک خۆشن لە وڵاتی خۆمان های وەرە لەوایە لەمایە 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 وای لە منم لەوێ دنیایە الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد جەژنە دەهەڵکەن بخور بابۆنی بڕوا بۆ دوور ژین بە خەندە بیناکە بڕوێنە تۆوی چاکە هەموو بینایابین
كدوا تلفونك كم هقرت سبحان الله كتحر تلفونك كم هقرت يعني كابروتي ما مستلا خوي ناترسي روج كامتي قد دقر ما تو تلفون دو قبات كرديا زمن امام خطيب مزقوتي مدينه ولا قرت شو غيرني تازه قيشت مزقوتي مدينه قلت امام مستلا زو السلام نبي غمر بخو عبس تم قرباني مزقوتك كشت مو بر عملك ابو مدينتي كي کێشێکی وها بە مەچوویە ناو مۆزعەکەی کە کێشەکەی حەسم بکەین حەل بکەین دوای ئەوەی کە هەموو خزم و خۆش یەکدی بووینەوە پێکمان هیناوین و دانیشتینە ئاخر یەکێک معارض بووە دوای یەکسەر شەیتان هانیدا سواری سەری بوو دیسان سەر لە نوێ ئاژاوەکەی دروست کردەوە کە ئاویا هینا یەکەم کەس ئەدە بەندە دەرە مامۆستای ئاوەکەی ئاوەکان دامن وتە مامۆستا بخۆ ئەمەش ئاوەکەم وەرگرت گوتم ئەو کەسەی کە شەیتان هەستە لەسەر منی بوو گوتم ئاوەکەی بخۆ وتی وەڵڵاهی ئەو ئاوی ناخۆمە ئەی گوتم دۆ ناخۆی گوتم فەرقی تێدایە دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز هەر لە جەژن و خۆشییا بن دیارە لەگەڵ پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوە عزیزیش بۆی کە وەڵامی ڕاست بەدەست بێن و خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام ببەنەوە هاتوومەتەوە لای هونەرمەندە لاوەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە دەمەوێ پێشەی بەرنامەکەم لەگەڵەمان ناوێ بۆی کە زیاتر لەگەڵ ئێوەیە بەرنامەکە ڕازاوەتر بکەین بەخێر بێنەوە دووبارە زەینچی لەو کاتەیە کە ئێوە دەستەکەنە گۆرانی زۆر جار پەیوەندی تەلەفۆنی هاوڵاتی شەیە ناشکرێ بێەوەی ببڕن ناشکرێ هاوڵاتیەکە لەسەر پەیوەندی تەلەفۆنەکە وەحدەکەی دەڕاوانیە باڵی نەگرن هەڵی نەگرن هەڵی مەگرە تەلەفۆن بۆ خۆمان وڵاتێ بۆ خۆمان لە پێش هاوڵاتیەکەی کاک محەممەد قسەم بۆ بکە پۆلی شەشیت دەرفەتی گۆرانیتنت هەیە و لەبلاوە چکە هەر دەبینم خەریکی لایفکردنەوە و زۆر جار ڤیدیۆ ئەمانن لەگەڵ هاوڕێکانتان و پۆلی شەشیشن هەماینەکەی جارێ کە دەست پێکردرە و کاتە بە سڕی دەست پێکەیش ویشاڵە گای محەممەد بەتەمایی طبعامت بێتەوە وانە یەکلای بۆتەوە والله جارێ طبعا فۆرمشن ناتوە بەستر بە پێ معدەلە بێت کە لەخوا بەزیا بهێنامە و چەند بوو بە حکومێکی هەشتەمبووم بە کوردی و عەرەبیەوە 7.4 بەڵام عادەت توانی کوردی و عەرەبی لاوەری کە لاشم برد ئەوە بە 9.4 ئەیترەو کاتە ئیشەڵا بە مسۆگەری طعامی سلێمانی زۆر جار بەهەڵا بە شتێک ڕوودەدات بێشتەوە بەهەڵا ئەتوانی ئاعتراز بکەی و کاتە بۆم چاکەکەی چونکە پار دەرەجەی شامر کە زۆر لەوەی من نزمتر تقریبا دڵدوانە خۆش ئینشاءالله کاگەڵم تۆ لەگەڵ مەرحەلەی طبعا ناچوانێت ئەمساڵ مەرحەلەیەک بووم عادەتی مەرحەلەیەک لە جامعە ئاسانە قورس نییە هەشتی سەرەتایی بیدایە خوێنی لێر دوایە مەرحەلە دوایتر دەست پێەکە زۆر باشە ئەها باش و دەستم پێنەکرد یەکسەر پەیوەندیەکی تەلەفۆنی هەیە بزانم کێمان لەگەڵایە لە کوێشەوە لە چەمچەماڵەوە ئەڤین خانمان لەگەڵایە ئەڤین خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن نابیت السلام عليكم عليكم السلام ورحمة الله دەستخۆشیتان لێکم پیرۆزبایی جەژنتان لێکم هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژنی خۆشی بێ ئینشاءالله تۆش هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءالله هیوادارین کە هەموو ڕۆژێکی تۆش هەر جەژن و خۆشی بێت ئەڤین خان پرسیاری یەکەم و دووەم و سێم و چوارەمم هەیە کام لەو پرسیارانە اختیارەکەی بۆی کە لێت بپرسم پرسیاری یەکەم بێت پرسیاری یەکەمە مەڵێ ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتحە زۆر دڵنیایی یعنی تەواو جێگیری کەم سوورەتی یاسین پێم وایە کەوتویتە شوێنەوە پەیوەندیە تەلەفۆنەکەی پێشوو کاوی زۆر دڵنیا بۆ سوورەتی یاسینە یاخۆت زانیاری تێ زۆر باشە سوورەتی یاسین بۆ جێگیرەکەم چەندیاخان لە ئەڤین خان لە چەمچەماڵەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵان نەبێت دەچمەوە لای میوانەکانم بۆ هیوایی کە ئێوەی بینەری عزیزیش لەو کاتێک کامان دەستەکەنە بە هونەرەکەیان کەمێک تاخیرتر تەلەفۆنکەم بۆی کە لەسەر پەیوەندیەکانتان نەوەستم پەیوەندیەکی ترم لەگەڵایە لەکوێوە پەیوەندی تەلەفۆنی لە
ئەگەر برایانی کۆنتترۆڵ پێم بڵێن ئەم پەیوەندیم لەکوێوە لەگەڵایە کاگیاسین لە هەولێرەوە کاگیاسین سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بیت هەر لە جەژن نابیت وەزعی جەژن لە هەولێر چۆنە کاگیاسین ئەمڕۆ پەیامێرەکەی من بڕیار وابوو کاگوەلی لەسەر خەت بێ لەگەڵم بەڵام تا ئێستا دیاری نییە نازان لە ماڵ خەزورانی بەجێماوە لەکوێ بەجێماوە گەر بکرێتەوە پێم بڵێ وەزعی هەولێر لەگەڵ جەژنا چۆنن والله هەولێر زۆر خۆشە لەلا ئێمە لە هەولێردا بەڕاستی زۆر خۆشە بەڕاستی برۆت گەرم و گوڕی پێوە دیارە لەلایەن خەڵکەوە بەڵام گەرمایە خەڵک هەیە لە مارەوە ناتە دەرەوە بەڕاستی ئینسانی مسلمان دەبی بێتە دەرەوە جژنانە بکە بە دەبی لەگەر تەکبیری ئەڵڵاه وەکبەر لە دەرەوە بی لە مزگەوت بی بەڕاستی یعنی ئێمە نابی ساز سڵماندا مزگەوتیش پێوە دیاری بەڕاستی ئەم سارە زۆر خۆشە یعنی بەڕاستی وەکو بڵێن وەکو ڕەمەزان نەبوو ڕەمەزان وەزع ناخۆش بوو کارە نەبوو قەیران بوو بەدەستان الحەمدولله زۆر باشە لەخوا بز ئەم جەژنا زۆر خۆشە هیوادارم مسلمانان بە خۆیان دابچنەوە ئینشاءالله ئاورە لەخوای پەروەردیگار بدەنەوە ئینشاءالله بۆیە خوا پەروەردیگار لەبیر نەکەن خوا پەروەردیگاریش ئەوان لەبیر ناکە ئینشاءالله ئینشاءالله کاگیاسین لە چوار پرسیارە کامیانە لێ بپرسن یەکێک لە چوار پرسیارەکانم بۆ اختیار بکە بۆی کە بەسێ بژاردەوە منیش پرسیارەکەدا ڕاستە بکەم پرسیاری یەکەم دووەم سێم چوارەم بەڵێ با ئەوەی سوورەتی یاسین دێ ئینشاءالله باشتر وایە ئەم پرسیارە تەرکەم چونکە هەمووی پێم وایە پێی فێر بوون لە پرسیارەکانی تر کەس ناپرسێت دەسە پرسیاری یەکەم لێ بپرسم با یەکەم بێ ئینشاءالله زۆر باشە ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتحە با سوورەتی فاتحە بێ ئینشاءالله سوورەتی فاتحە سوورەتی فاتحە بێ دڵنیایت والله نیمە باز با سوورەتی فاتحە بێ نایگۆڕیت والله با سوورەتی ڕەحمە بێ ئینشاءالله سوورەتی ڕەحمان بەێ زۆر باش ئێستا ڕەحمان بێ یا فاتحە کامیانت بۆ جێگیرکەم کاگیاسین با یاسین بێ یاسین کاکا نایگۆڕم ئەوجارە یاسین باشوای بژاردەیەکی تر بێگینا دەچوی بۆ ئەویش ئێستا سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتحە کامیانت بۆ جێگیرکەم زۆر باشە سوورەتی یاسینت بۆ جێگیرەکەم خۆشت کاگیاسینی لە شاری هەولێرەوە هەر لە جەژن و خۆشیابی کاگیاسینگیان زۆر سپاس دەکەم بەڕێوبەری تەلەڤیزیۆنی پەیامێ خی گەورە پاداشی بە خێریان بداتەوە ئینشاءالله بەڕاستی ئێستا من لەستانەوە جێگری بیسەری ئەوەمە بەڕاستی لەبری کاگیاسینگیان لەبری لە پەخشی ئەوە نیە کاژەوە بەڕاستی ئێستاکە بەس لە سەعەنجەمەە ینی لە ناوە خۆ نماوە بەڕاستی ئەوانەی تەلەڤیزیۆنە لە خەڵق قەپات کردووە ئەوە کاتیانە کاتێک کەم ماوە ئینشاءالله داوا لە بەڕێوەبەری ئەوەلەکەم پەیام دەکەم بەڕاستی شتێک لەو کەسانە بکە کە دەختیان لە هاوڵاتی کردەوە کە تەلەڤیزیۆنیان داخستەوە بەڕاستی بەداخەوە خەڵک زۆر بێزارە خەڵک بێزار هەموو ئێستا سەعانیان سڕۆیخە خوا قبول دەکە وەڵا خوا قبول ناکە زۆر باشە کاگیاسینگیان بۆ هیوایی کە دیارە بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیامیش پەیامەکەی توێ پێگەشتووە و لێرەشەوە بە ناوی خودی بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام و بە ناوی هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوە زۆر سپاس دەکەین و جەژنە پیرۆزەدا ڕاستە دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی ترم لەگەڵایە هێلەنخان لە چەمچەماڵەوە لەگەڵ مایە ئەمڕۆ لە چەمچەماڵ پەیوەندی تەلەفۆنمان زۆر سپاسیانەکەین بۆ هیوایی کە هەر لە جەژن و خۆشییا بن هێلێ خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا ئینشاءالله پەیامی خۆت لێرەوە جەژنە پیرۆزە بە لەکوێکەی پەیامە چی هەیە بۆ خەڵک جەژنی چەمچەماڵ چۆن دەگوزارێت جەژنە پیرۆزە خۆم بەسەر هەر ساکاتیشتاندا پیرۆز دەکەم جەژنە پیرۆزە هەر لە خێر و خۆشیدا هەر لە جەژن و خۆشیابی تۆش ئێستا یەکێک لە پرسیارەکان یەکانیان لێ بپرسم پرسیاری یەکەم دووەم سێەم چوارەم با پرسیاری دووەم بێت زۆر باشە پرسیاری دووەم دەڵێ قورئانی پیرۆز چەند وشەیە قورئانی پیرۆز
چەند وشەیە؟ سێ بژاردەم هەیە، بژاردەی یەکەم 79,000 وشە، بژاردەی دووەم 80,000 وشە، بژاردەی سێم 81,000 وشە. واتە بژاردەکان نزیکن لە یەکەوە، بیرت نەچێ وشەیە، قورئانی پیرۆز چەند وشەیە؟ 79,000 وشە. چۆن؟ هەلێ خان چی دوت؟ 79,000 وشە بێتەواو؟ دڵنیایت؟ ژماردووتە؟ زۆر باشە 79,000ەکەت بۆ جێگیر دەکەم، دەستەکانت خۆش بێ و هەر لە جەژن و خۆشییا بێ هەلێ خان. زۆر سپاس، هەر لە جەژنا بێ. پەیوەندیەکی ترم لەگەڵایە، بزانم پەیوەندیەکەم لە شوێوەیە. کیژان لە کەلارەوە. کیژە خان سڵاو لەبێ و جەژنت پیرۆز بێ و پێم بڵێ جەژن لە کەلار چۆن دەگوزارێت؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. جزستان پیرۆز بێ و هەر لە جەژنی شادی خۆشیابێت کەترمان ئازادن و کەترتان ئازادێت. هەر لە جەژن و خۆشیابی هەزار جارکردنی تۆ ئازاد بێ و هیوادارین کە تۆش و هەموو بینەرانیش لە هەر کەم و کورتیە کە ئێمە لە پەیام هەمان بوو بێ بمان بورن و بۆ هیوایی کە بتوانین جەژنان لەگەڵتان نابین و جەژنتان بۆ بڕازێنینەوە سوودێکی زانستی شەرعی ئیمانی و کۆمەڵایەتیتان پێ بگەێنین. الله خۆی گەورە کاراساییمان بکە، بەڵام بەداخەوە تا ئێستا لە مەدرسە گەرمیان زۆر سابق جارە. جەژن ساردە لە گەرمیان؟ بەڵێ، یعنی دەروی کۆمەڵایەتی دەروی سێدانکردن دەروی هاتووی قوربانیکردنەوە تا ئەم لە حەزەیە گەرمادە. بۆ لە کەلار لە گەرمیان دەبێت جەژن بۆ نمونە گەرم و گوڕی پێوە دیار نەبێت؟ وڵاتی ئەجارێ لە گەرمیان لە پاشێنەکان ترکەنەی خۆیان بەخۆیانە گەرمی درکردوان، بەڵام بەداخەوە نازانم هەم بژنەوە کاربووی کە بۆ شێوە ئازۆ بێت چاوەڕوانی ئەومان نەعاتر. جەژنەکانی ڕابردوو چۆن بوون؟ ڕۆژای ترا گەرمی دەکرێت. جەژنەکانی ڕابردوو چۆن بوون کیژان خان؟ وڵا لەم جەژنە زۆر باشتر بوو. زۆر باشە دەچمە زۆر باشتر لەڕێی کۆمەڵایەتی لەڕێی سەردانکردن زۆر گەرمە دەرکردنەوە. بۆ هیوایی کە ئینشاڵڵا هەرگیز ساردی لە گەرمیانە نەبین، هەمیشە و کەش و هەواکەی جەژنەکانیشی گەرم و گوڕ بن. چمە لای پرسیارەکان، پرسیاری یەکەم، دووەم، سێم، چوارەم کامیانە لێ بپرسم کیژان خان؟ پرسیاری یەکەم. پرسیاری یەکەم دەڵێ و سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە؟ سوورەتی یاسین، سوورەتی ڕەحمان، سوورەتی فاتحە؟ والله لەبێ ڕەحمانی یاسینە، ئەزان یەکێکیان بە دڵی قورئانێکیان بە دڵی قورئان. دە تەلەفۆنێ بکە بۆ یاسین و بۆ ڕەحمان بزانە لای کامیانایە لە بینی یاسین و ڕەحمان نابڵێ لە بینی سوورەتی یاسین و سوورەتی ڕەحمان. کامیانت بۆ ئێستا جێگیر بکەم، سوورەتی یاسین یا سوورەتی ڕەحمان؟ کیژان خان تێ نەگەشتم، سوورەتی یاسین یا سوورەتی ڕەحمان؟ با سوورەتی یاسین بێت. زۆر باشە، چاوەڕێی کۆتایی بەرنامە بکە بۆی کە وەڵامی ڕاستت ئاشکرا بکەم، زانیکایە وەڵامەکەت ڕاستە یانە. دەستەکانت خۆش بێ هەر لە جەژن و خۆشیابی کیژان خان. زۆر باشە، دێمەوە لایەوە ببورنتر ناوە دەبێ مافی بینەرانیش بدەینەوەی کە تەلەفۆن دەکەن و دەیانەوێ بەشدار بن لەگەڵێەوەیە. چیتان هەیە بۆی کە ئێستا پێشکەشمان بکەن؟ کاک محەممەد دەست پێکا بە شارێکە حەزرەتی عایشەوە فەرمێ شتەکە عەرەبیە بەڵام کراوەتەوە بە کوردی، خۆی لە ئەسڵ یان کراوەتەوە بە فارسی، دوایش لە فارسەکەەوە هەر کراوەتەوە بە کوردی. کاک محەممەد هەردووکیانەڵێ هەموو ئەمانە تەقلیدی کاک شەهراوی ماسووریە تقریبان، بەس دانێکمان و دەوەی حەبیبی حەویوەڵاگەوە تەقلیدیەوەنەوە تورکیە قەسیدە. باشە، ئەوانی کە تەقلیدیان دەکەن دەزانن پەیوەندیتان هەیە لەگەڵیانە؟ بەڵێ، لەگەڵ خودی وێرە هەر فیستیڤاڵی ئەوین کاگەلەند و من و جەماعەتی قوتابیانوانە لە خزمەتیانەوە تەقلید دەکەیت. زۆریشی پێخۆش بوو، ئاسایی و بەلایەوە هەوڵدەن کە خۆتان بەرهەمی خۆتانەتان بێ بۆ هەموو تەقلید نەبێت. هەرچێک بڵێ ئەو کردوێتی لەو عێرفانی و لەو قەسید و هەرچێک بڵێ ئەو کردوێت، ینی هەرچێک بڵێ یەکشاران کردوێتی. شەوێکیان بە یەکەوە بووی نزیکی 140 بەرهەمی بژار کە هی خۆیت، ینی کەس نەبوو پێشەوە. ئاساییە کە بۆ نمونە هەموو بەرهەمەکانی ئەوەش تەقلیدیەوە بێت. یەخیچێکە گرنگەوەی خزمەتێک بکەن لەو بارەیە. زۆر باشە. کاک محەممەد دەست پێ بکەین. بسم الله. لمصر
باستبايان ودمي وصفي جمالي تو أقر أوصاف خدش مصريان عندن شنيدا دي لمصر باستبايان أو دمي وصفي جمالي خريداران يوسف را بپولی کی خریدندی ببیشک بو کرینی یوسفی کس نیددا پارا رخش را تعنقویان زلیخا را اربدی دندی اوی منعی زلیخایان دکرد تویان بدی بایا یا رسول الله به جای دست های خیش دلها را بریدندی لباتی دست برین جرگو دلی خویان دکر پارا یا رسول الله یا رسول الله یا رسول الله يا رسول الله يا رسول الله يا رسول الله صلوات سلامي حياة لسر فخري بشر بيه بقرع علم وحلمي رايا كل عاني باهر بيه صلوات سلامي حياة نسر فخري بشر بيه بقرع علم وحلمي رايا كل عاني باهر بيه ملجئي بني عوديني هرت وجاني شيريني ملجئي دنيا ودينا هرت وجاني شيرينا متفافر ورد بينا سعود صلوات سلامي حياة لسر فخري بشر بيه بقى علم وحلمي رايا كل آلي باهر بيه بعث إيجادي علايا مقبولي توبي آدايا بعث إيجادي علايا مقبولي توبي آدايا ناجي نوح إبراهيم ناجي نوح إبراهيم لاني واو آقر بيه لاني واو آقر بيه صلوات وسلامي حياة لا سفخري بشر بيه بقر علم وحلمي رايا كل آني باهر بيه يدي بيضاء ابو موسى زندو كرام عيسى يدي بيضاء ابو موسى زندو كرام عيسى جادري عظمة لبلاي بحر وبرمي جادري علامة
لبضاي بحر وبر جانوا مالو أولادهم يكسر بيكم قربانهم جانوا مالو أولادهم يكسر ديكم قربانهم يقنا زركي ما حلنا كافي دنيا ومحشر بين صلوات وسلامي حياة لا صرف فخري باشر بين بقى علم وحلمي راية كل عن باهر بين بردا وردانا دسيان كربا تسبيحات بردا وردانا دسيان كربا تسبيحات بنجيت رأي سيصاد لفرعي لذربين بنجيت رأي سيصاد لفرعي لذربين واصل وصفي تاسينا نايطاها وياسينا واصف وصفي تاسينا ناوي طه وياسينا سجز مي قرآني حياة خالتي پیغمبر بين صلوات وسلامي حياة نصر فخري باشر بين بقى علم وحلمي راية كل آل باهر بين ريها ورجوم وقيارة جوم ريها ورجوم وقيارة جوم بيوانيك الفوز لكم نواي ذكراك بيه دواي هالمشكلة وابونا عليه جان دغبيرتكم وابونا عليه جان دغبيرتكم رزان السوزة يقول نعرف وابوه شو بيان شمان بسوزة يقول نقاي ارتفاعات روشي كم كمان روي دشت وصفايا أهلي دل تمنى عوقي خفير لا عليها زارني شن حرقاي دريقاي جنة ورانا مدوتني ورانا مدوتني ريها ورنشوم راقيا رنشوم ريها ورنشوم راقيا رنشوم بيوانيك الفوز لكم دواي ذكراك بين دواي هالمشكلة وابونا عليه جان دغبيرتكم بسمي فردا ياري مو ببكيش بسمي فردا ياري مو ببكيش يقيم شو دفيه درويش هاي درويش عالم نكوري والولد فدا ويغندو توبير وهار ترفدا شون خوتني قلبي يعلمي عالم قيس لا خلقني بس خبر دارني الله بدارني يريها ورنشوم راقيا رنشوم ديوانيك الفوز لكم دواي ذكراك بيه دواي هالمشكلة وابونا عليه جان دغبيرتكم دەستان خۆش بێت مامون نەبێت بەشێکی وابزانم هەورانی تیا بوو بەشێکیشی فارسی تیا بوو ئەوەی ئەوڵەکەی فارسی جیا و کوردیشی بەس فارسێکی هەندێکی ینی هەر خودی فارسیەکە و بەس بە کوردی هاتووتەوە هەر هەرمووی هەر فارسەکە بوو بۆ منە بۆ بۆ هەموو بە کوردیەکە خۆی فارسیە دوایی تۆ بێ
کوردیەکەشی بۆ بڵێ بۆی بەرامبەرەکە لێ تێبگا بینەرەکە لێ تێبگاوەی کە فارسی نازانێت بەس بۆ منە کوردیەکەش جوان ڕێکخراوە ئەگەر بەس کوردیەکە بڵێ بۆ منە کێشیت یا هەیە هیچ ڕێخستنا خۆی لە فارسیەکە ئەو شاعیرەکە کردوێتیەوە ئەو شاعیرەکە ئەو شعرەی داناوە یعنی خۆی لە ڕاستیە وەکو چۆن لە حەزرەی عایشەوە فەرمێ باشە ئەم هێنایەتی پیرۆدی بە شعر بە فارسی ئەو ئیحساسات و عیرفانیەتی لە فارسیشا هەیە قەت لە کوردیانی يعني راسا مثلا كود بياخذ هي محيمان ناليمان هي امانه كاك مامۆستا شێخ ئەحمەدی کۆرمان هەیە ئەمانە هەمووی کۆمەڵە توانین بڵین سوارچاکی شعری عیرفانیەت بوون لە کوردیە ئێستا گروپەکەت لە شێخ محەممەدەوە بگۆڕی بۆ بێخۆدوانی ئەوە شێخەوە گۆڕیمان شێخ محەممەد بەخۆی دەوانە طبعاً گروپی خۆی باش ئێستا ئەوکە ناوێکت ناوە بێخود دەتەوێت بۆ منە گروپەکەتان دەتەوێت بەهێزتر بکەن ڕاوانتری بکەن طبعاً خۆمان لە ڕاستیە ئەو کاگاکاریش لێرە نیە لێرە سڵاو ڕێزمێ بووی لە ڕاستیە گروپەکەمان کاگاکاری تایە کاک بڕوای تایە کاک ڕاستانیشی تایە ئەو سیانەمان عازف دەفن ئەو سیانیان هەر عازف دەفن بەس من و کاگەلەند و کاکە محەممەد قەسیدە ئەخوێنینەوە جا دەفەکەش کە ئێستا من دەفەکەی یعنی لەگەڵ قەسیدەکانە دەفەکە عەسپەکەم لە ڕاستی ئەوە کاکار لە بری من بووە بەڵام میتر لە بەرەوەی شوێنەکە تۆزێ ئەوە بوو بۆیە تەشریفی نەهێنا جژنی ئەگەریز من پەیوەندیەکی تەلەفۆنمان هەیە سومەیەمان لەگەڵەیە سومەیەمان لەگەڵە بزانین لەکوێ سومەیە لە پەیوەندی کردووە السلام عليكم. عليكم السلام سمية خان جژنت پیرۆز بێ و هەر لە جژن و خۆشیابی لە قەڵاتزیەوە لەگەڵمانای وەگە هاوکارانم ئاماژەی پێ دەکەن جژن لە قەڵاتزیە چۆنە سمەیە خان پیرۆز لە هەموو کارمەندان پیرۆز دەکەم بە خێراتنی و ستافە بەڕێزە دەکەم بەناوی هەم ستافەکە و هەم ستافی کەناڵی ئاسمانی پێیان و هەموو کارمەندە بەڕێزەکانیش جژن لە تۆ پیرۆز بێت هەر لە جژن و خۆشیابی ئینشاءڵڵا دیارە چوار پرسیارمان هەیە کامیان کام لە پرسیارەکانت ئاڕاستە بکەم پرسیاری یەکەمیان پرسیاری یەکەم بەڵێ ئەوەی باسی سوورەتەکان دەکات زۆر باشە ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە سوورەتی یاسین دەفەرمێت سوورەتی یاسینە شێ دەڵێ سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتحە سوورەتی یاسین سوورەتی یاسین دڵنیایت بەڵێ نەیگۆڕم نە زۆر باشە سوورەتی یاسینت بۆ دادەنێم سومەیە خان لە قەڵاتزیەوە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژن و خۆشیابیت بینەرانی عزیز لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنیەکانتانەوە ئێوەش لەگەڵمانە بن بەرنامەکەمان ڕازاوەتر بکەن پەیامی جەژنی خۆتان بگەێنن و وەڵامی ڕاست بەدەست بێنن دوو لەوانەی کە وەڵامی ڕاست بەدەستێن لە دواییدا بەپی تیر و پشک دوان هەڵدەبژێرین خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێشکەشەکەین بۆیە تۆش دەرفەتە لەم جەژنەیە جەژنانی خۆت لە پەیام وەرگرە لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان یا لە هەر شوێنێک هەیت کە بینەری پەیامیت پەیوەندیمان پێوە بکە دیارە پەیوەندیەکی تەلەفۆنی ترم لەگەڵایە کاک ڕائید لە هەڵەبجەی ئازیز لە پارێزگای هەڵەبجەوە کاک ڕایدم لەگەڵایە کاک ڕایەت سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێ دەنگ و باسی جەژن لەو پارێزگایە تازەیە چۆنە سڵاو لە ئێوەش براکەم جەژنتان پیرۆز بێ بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم زۆر سپاس جەژن لە تۆش پیرۆز بێت بەناوی میوانەکانیشمەوە ڕێز و احترامیان هەیە بۆ جەژنە پیرۆزیان هەیە بۆت بەرەمەکانی میوانەکانت بەدڵە کاک ڕایت زۆر سپاس دەکەمانە وەڵا ساتڵمە دەستەکانتان خۆش بێ جمهورتان هەیە زۆر سپاس کاک ڕایت چمە لای پرسیارەکان پرسیاری یەکەم دووەم سێەم چوارەم وەڵایی بە پرسیاری یەکەم بێ جواب زانمە و خەڵکە هەمووی ڕاوێژ بە یەکترەکەنەوە ڕاگۆڕنەوە لەسەر پرسیاری یەکەم پرسیاری یەکەمە کامەگە دوای ئەم پەیوەندی پرسیاری یەکەم ترک بکەم بۆی کە پرسیارەکانی تریژ ڕاستی بینەران بکەم زۆر باشە پرسیاری یەکەمی شاڕاستی تۆ دەکەم ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە هەڵبژاردنەکان هەڵبژاردنەکەی سوورەتی یاسین سوورەتی ڕەحمان سوورەتی فاتحە با سوورەتی یاسین بێ سوورەتی یاسین سوورەتی یاسین بێت دڵنیای کاک بەڵێ بەڵێ
زۆر باشە کاکڕای سوورەتی یاسینت بۆ هەڵدەبژێرن بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێ لە کۆتایی بەرنامەکەوە چاوەڕێی وەڵامی ڕاست بکە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەتە لە جەژن و خۆشییا بیت. من پرسیاری یەکەم لا دەبم لە بەرەوەی کە بینەرێکی زۆر پەیوەندی کردو لەسەر پرسیاری یەکەم دەچمە سەر پرسیاری دووەم و سێم و چوارەم واتە لەمە لە بەوەی عزیز دەڵێم سێ پرسیارم هەیە پرسیاری یەکەمم تەرک کردووە تاوە کاتێک کە پەیوەندی ترم دەبێت دێمەوە لاتان کاک ئەلان لەسەر گروپەکە هەمووی شێخ محەممەد جواب بداتەوە ئێوە پێم بڵێن تەمانەوە مناجاتانی کە دەیکەن زۆر جوان بەدڵەوە دەیکەن لەسەرەوەی کە بۆن منها باسیەوەت کرێگەرێکێک چوو بێتە ئەمرە خۆتان ڕۆشتوون ئەو منتیقانەتان بینیوە گۆڕی بۆ نمونە حەزرەتی عوسمان عومەر عەلی ئەمانەتان بینیون هیچ لە پێشەوەی ئێستاوە بەدڵ گۆرانیەکانتان دەڵێن من خۆم جارێک تەشریفم بردووە جارێ بە خزمەتی شوێن نەگەشتم یەک جار زۆر باشە زۆر کاتە مناڵم لێسا زۆر مناڵتر بوو کاتە باواتی جارێکتر بڕێتەوە کاک محەممەد تۆچی منیش ینی ساڵانە ئەچم ساڵانە ئەچی لەبەرەوەی لەبەر باوکت لەبەر باوکم لەگەڵ باوکم ئەچم بەڵام ساڵی ڕابردوو بەهۆی پۆلی شەشەوە نەمتوانی چم لەبەرەوەسە زۆر بە تاسوقم ینی هەرچەنە ئەو شوێنە ئەوە شتێکی خۆشیان باس کردو لەسەر ئەمرە کابرا توی کورۆک و تلیا گووە یاخوا تووشی نەبی ئێستا وایە واڵێ جا من خۆم بەڕاستی هەموو ساڵێکە چوم ینی هەموو ساڵتان و چێژی خۆی هەیە بەڵام کە ئێستا مەسا ئەم ساڵی ڕابردوو نەچوم و داهاتوو بە تەمام چم زۆر بە تاسوقۆم بووی زۆر باشە پەیوەندێکی ترم لەگەڵایە پەیمان خان سڵاو لێبێ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانای جەژنت پیرۆز بێت هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان هەموو سڵاوان پیرۆز بێت بە ناوی هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیشەوە جەژن لە تۆ پیرۆز بێت پەیمان خان پرسیاری یەکەم و دووەم و سێم بیرت نەچێت پرسیارێکم تر کردووە ئێستا کام لەمانە لێ بپرسم یەک دوو سێ پرسیارە وەرزشەکەم نابێت ئەوانی کە ڕقم چەندن پرسیارەکە نازانم پرسیاری یەکەمم تەرک کردووە پرسیاری یەکەم و دووەم و سێم یەکیان ئاینیە یەکیان ئەدەبیە یەکێکیشیان وەرزشیە دەبا ئاینەکە بێت با ئاینیەکە بێت قورئانی پیرۆز چەند وشەیە 79,000 وشە 80,000 وشە 81,000 وشە قورتنیە ئاسانکاریەکی لا بەریت سێ بژاردەیە هەرسێکیان نزیکن لە یەکەوە کەس لەگەڵانیە لە ماڵەوە ڕاوێژێکی پێ بکەیت وڵا کەسم لەگەڵایە بەس شارەکەتان زۆر پرسیار با بێت باچی بێت با 80,000 وشە بێت 80,000 وشە بەڵێ ینی بەزێرەکەڵی با دڵنیانیت نەوەڵات دڵنیانی ئێستا 80,000ەکەت بۆ جێگیر بکەم یا با 80,000ەکە بێ زۆر باشە پەیمان خان لە سلێمانیەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەتر لە جەژن و خۆشیابی بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت تا کۆتایی بەرنامەکە چاوەڕێمان بکە بۆی کە وەڵامی ڕاست ئاشکرا بکەم بۆ هیوایی کە ناوت لە تیر و پشکەکەشات دەرچێ خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام ببیتەوە زۆر باشە کاک محەممەد تۆچی ڕۆشتویتە ئەمرە چویتە خزمەتی ئەو شوێنانە جارێکیش بی بن لەگە خۆتانایەوە شەش تاوەکە وعدیان پێداوی کامیان لە کامیان کاگەلەن ئێوەڵێ بندەمێکە چاوەڕێم خۆم بڕۆمەوە ئینشاءڵڵا بۆ هیوایی کە بڕۆن لەوێ لێوێژ بەرەمێکی خۆتانە ماشەڵڵا خوڵکتان ناوێت یەکسەر دەست پێ دەکەن زۆر حەزم بۆ تەبیعەتتانی هەندێک هونەرمەندێ دەبێت دوو ساعت لێی پاڕێتەوە تا لە شوێنێکە کۆبلێکت بۆ بڵێ لە باتی بڵێ بۆ مەدینە ئاوە دەزوا لێگەڵی بۆ مەدینە وانە باتی بڵێ بۆ مەرقاگە ئەڵێ ئەوەت تام چێژێکی تێبێت ئەوژەگەر ڕووبێ لەسەر لە ئاستی قسەکەی بۆ هیوایی کە ئیشاڵڵا هەمومان بڕێمیش ئاواتمە بگەرنێت تا سەژنە ڕۆشتوم ئینشاءڵڵا هەمومان دڵی کاک محەممەدانیە زۆر باشە چیترتان بەدەستەوەی پێشکەشمان بکەن ئەمیان ئیتر ئەخیر بورگەمانەبێ زۆر باشە بە ناوی گروپەکەمانەوە شعریشی ماوەسا بێخودە شعرێکی ماوەسا بێخودە باسی چیەکە باسی دڵی خۆیەکە دڵی خۆی بۆ لەسەر چی بۆ کێ پێغەمبەر صلی الله علیه و پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای لەسەر بێت اینە دەست پێکەم و جاچینە سەر ئەوە دوای بەچی دەست پێکەی مەقام بەڵێ دوای بە شعرێکی ماتی کۆتایی پێهێنین ماتی شاعرێکی گەنجە هەر ئێستا
يعني الحمد لله جيانا وانا خلشي كلارم والرز واحترامات وانا وي شعري زوزو تايبتا قالوا شعراني كدلقري زۆر باشە چکە منیش کاتەکەم بەرە تەواو نەڕوا بۆ هیوایی کە ئەم ماوەی کە لەگەڵ بینەران نابووین تام و چێژێکی تایبەت جەژنمان بۆ ڕازاندنەوە ئێوە فەرمون دەست پێ بکەن کەسێ وەک من زەلیل و تێشکا و خار و مەحزون بێ ئەنیسی داغی لەیلی وارسی ئالامی مەجنون بێ دەخیری هەر کەس و ناکەس زەلیلی هەر خەسوودون بێ درەختی ئارەزووی بێبار قەڵاچەی بەختی وارون بێ بەنام سوڵتانی صاحب ستوەتی مڵکی ئەوا دنایە بەنام سوڵتانی صاحب ستوەتی مڵکی ئەوا دنایە بەقەستی لامەکان شەو مەنزڵی سەر عەرشی ئەعلایە بەقەستی لامەکان شەو مەنزڵی سەر عەرشی ئەعلایە ئەرێیاران ئیمامی مەسجد الأقصى ئەمینی سڕی ماوحا خەڵات پۆشی لە عەمڕۆک جورعەنۆشی کەئسیە و ئەدنا لە خێڵی ئەنبیا بێتە بە سوبحان الذي أسرى ببسم الله لبن هەڵکەن ئەساسی مەرتەبەی عوزا فدای ئەو ناوە بم تعویزی بازووی وازی جبریلە فدای ئەو ناوە بم تعویزی بازووی وازی جبریلە لە پاش ناوی خودا ناوی محەممەد خەیر و ناسمایە لە پاش ناوی خودا ناوی محەممەد خەیر و ناسمایە ڕۆژەڕۆیش تووە تۆرە دڵی من هەرچەند دەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرزاوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من چێ بکەم چ بڵێم دڵەکەم کاریە داردم شاهدی منن موی سپی و چهرەی زاردم خۆڕای نیانە لای گەرم و دەمی سادم هەڵبەت بە بەڵایەکەوە ئاڵاوە دڵی من هەڵبەت بە بەڵایەکەوە ئاڵاوە دڵی من ئای لە دڵی من وای لە دڵی من ئای لە دڵی من ئەو هەم دەم و هەم خوار و نەدیمی منە یارەب ئەو مەحرەمی ئەسراری قەدیمی منە یارەب ئەو گەوهەری شەهوار و یەتیمی منە یارەب کەوتۆتە چ بەحرێ
كوخنكا ودلي من كوتو تشبحري كوخنكا ودلي من لدلي من لدلي من لدلي من بوشي نرجع سايل سرشكم وكبارا بوشي نرجع سايل سرشكم وكبارا بوشي وكو يعقوب نبما شهر إشارة بوشي وكو يعقوب نبما شهر إشارة لو يوسف برسي وما إلا بيقانا وياران هرگیز نیە سۆراغێ لە هیچ لاوە دڵی من هرگیز نیە سۆراغێ لە هیچ لاوە دڵی من ئەو سینە لە باش خاڵی ئاو بێڕق و کینە ئەو سینە لە باش خاڵی ئاو بێڕق و کینە ئەو خادەمی شەرعی و نەبەوی و میلەت و دینە ئەو خادەمی شەرعی نەبەوی و میلەت و دینە معلوم چوە بۆ خزمەتی سالاری مەدینە معلوم چوە بۆ خزمەتی سالاری مەدینە وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من لە دڵی من وای لە دڵی من لە دڵی من زاتێکی وای گرت و ڕۆحم بەفیدایە زاتێکی وای گرت و ڕۆحم بەفیدایە شەو دێنە قەدەم بۆ سیگدایە بێخود مەبەیتر بە ئومێد و بەتەمایە نایێتەوانات گەر ساریدا ناوە دڵی من لە دڵی من وای لە دڵی من لە دڵی من محەممەد لێو بەبار و دڵ بە بوریانم مەکە یا محەممەد لێو بەبار و دڵ بە بوریانم مەکە خۆشەویستی هەردوو عالەم دیدە گریانم مەکە خۆشەویستی هەردوو عالەم دیدە گریانم مەکە
ياسي هجرانت قلام زور بأسبابي كبيران همي آسمتوان زور بأسبابي كبيران همي آسمتوان يا محمد دوبابارو دوبا بنيان المكان يا محمد دوبابارو دوبا بنيان المكان خوش ريسني هردو عالم ديدا قريان المكان خوش ريسني هردو عالم ديدا قريان المكان سردمي دوي سينمي ما كتشي يستاونا سردمي دل سينمي ما كتشي يستاونا سامي باطلة مقر هربيت وبيدو زيت ويا رسول الله واختي وابونا لنالي بوليشي هزتت واختي وابونا لنالي بوليشي هزتت وقتی ترم دید تو بیدن به هرت لیتوا سینه کیپ راگرم هات و شکاتی کرد لدم سینه کیپ راگرم هات و شکاتی داولي وروي وناي توا قريبا داولي وروي وناي توا يا محمد للبابارو بالبابوريان المكان يا محمد للبابارو بالبابوريان المكان شريستي هردو عالم بدقيان أمك يا رسول الله زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت دەرفەتم نەماوە زیاتر لەسەر و گۆرانیش قسە بکەین وێ ناوبڕێکی کوردوەر دەگرم و دەبێ بە خێرایی لەگەڵ هاوکارم کامران بێمەوە بۆی کە ئەوانی کە وەڵامی ڕاستیان بەدەستی ناو دەستنیشانیان بکەم تیر و پشکیان بۆ بکەم کۆتا قسەت کاکە لەم پێم بڵێ زۆر خۆشحاڵم لە خزمەتانەوە زۆر سپاس دەکەم کاک محەممەد زۆر سپاسی بینەران و جەنابیشتەکان دەستەکەتان بەخشی و توانیمان مەدحێکی سەید و سەرۆمەکەین سپاس کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد سەرکەوتوو بن بە هیوایەوەی کە لە شوێنی گەورەتر بتان بینەوە بەدەنگی ناوازەترەوە هەر سەرکەوتوو ئینشاءڵڵا بینەرانی عزیز دوورمەکەونەوە بە تایبەتی ئەوانەتان کە پرسیارتیان لە وەڵامی پرسیارەکانتان داوینەتەوە لەبەرەوەی کە لە دوام ناوبڕە وەڵامی ڕاستەکان ئاشکرا دەکەین وەک تیر و پشک بۆوانە دەکەین کە وەڵامی ڕاستیان بەدەستێنەوە بەڵام خەڵاتەکە ئاشکرا ناکەن بۆ تاو کاتی کە دەکاتە دەستیان وەکو سورپرایزێک جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێت لە جەژندا پێکەوە دەبێت لە هەر شوێنێکیت دەتوانین پیرۆزبایەکانی خۆتان لە ڕێگەی پەیامەوە بگەێن لە ڕۆژانی جەژندا چاوەڕێی پیرۆزبایەکانتان. دەستی یەکتری بگرن بۆ تۆقە و پیرۆزبایی با دەم و چاو ڕووتان هەر خەندەی
دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز گەشتونێتە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بەڵام بینەرانی عزیز هەموو لایەکتان ئاگدارەکەینەوە سبێنێ لە کاتژمێر 8 سەر لە بەیانیەوە جارێکی تر دەبینەوە میوانی ماڵەکانتان بەم شێوازەیە ئەمڕۆکە میوانی تایبەتمان هەیە لەسەر جەژن وەروەها هونەرمەندی تایبەتمان هەیە کە بە دەنگە زوڵاڵەکانی دەمانەوێت جەژنتان بۆ بڕازێنینەوە. ئێستا لە کۆتا بڕگەی بەرنامەی ئەمڕۆماندا ئەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە ناوەکانیان ئاشکرا دەکەم، وەڵامی ڕاستەکان ئاشکرا دەکەم و لە ناوانشی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە 8 کەسن من دەبێت 2 کەسیان هەڵبژێرم بۆەوەی کە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام ببەنەوە لەگەڵ هاوکارم کە کامەران تۆ گەر بکرێت خۆت هەڵبژێریت. بەڵێ دیارە ئێستا ناوی ئەو خۆشەویستانەیە کە وەڵامەکانیان ڕاستە ئێستا من ناوێکیان هەڵەبژێرم. بەڵام پێشەوەی کە ناوەکەیان ئاشکرا بکەی یەکەم پرسیارەوەی کە زۆرینەتان هەردەتان و یەکەم پرسیار بکە ئەو سوورەتە کامەیە کە بە دڵی قورئان ناسراوە، سوورەتی یاسین، سوورەتی ڕەحمان، سوورەتی فاتحە لە بژاردەکەیان نبوو. سوورەتی یاسین وەڵامی ڕاستە. پرسیاری دووەمم کە قورئانی پیرۆز چەند وشەیە؟ 79,000 وشە، 80,000 وشە، 81,000 وشە، 79,000 وشە وەڵامی ڕاست بوو. پرسیاری سێهەمم یەکەم وڵات کە یاری تۆپی پێی تێدا کرا کوێ بوو؟ رووسیا، چین، بەریتانیا. دیارە وڵاتی چین بووە کە یەکەم یاری تۆپی پێی تێدا ئەنجام درراوە. پرسیاری چوارەمە ئاشکرا ناکەم لەبەرەوەی کەس نەیپرسی بۆیە ڕەنگە بۆ سبەینێ پرسیارەکەم دووبارە بیخەمە سبەینێ پرسیارەکان بکەم و 8 کەس وەڵامی ڕاستیان بەدەستێناوە بۆ یەکاک کامەران ئێستا ئەوەی کە دەرچووە کێیە. یەکەم خۆشەویستمان بەڕێز ئاشکرامەکە جارێ ئەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێنراوە تانیا لە چەمچەماڵ، کاگیاسین لە هەولێر، ئەڤین لە هەولێر، کیژان لە کەلار، ڕائید لە هەڵەبجە، سومەیە لە قەڵاتزێ، هێلێن لە چەمچەماڵ. ئێستا فەرموو. بەڵێ ئەو خۆشەویستێکی ئێستا بۆتە خاوەنی خەڵات سومەیە خان لە قەڵاتزێ. سومەیە لە قەڵاتزێ پیرۆزە بوویتە خاوەنی خەڵاتی تەلەڤیزیۆنی پەیام. پیرۆزە زۆر باشە سومەیە خان ئەتوانی دواتر هەم لە ڕێگەی نووسینگەی پەیام لە ڕانیە و هەم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنانی کە پێشتر لە ڕاستەخۆکەیە هەبوو پەیوەندی بکەی بە کەناڵی ئاسمانی پەیامەوە و خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام بەدەست بێنی. کەسی دووەم هەیە بەستۆزعاتی بەڵێ خۆشەویستی دووەم لێیمان لێ نەکەن ئەوە پێکێن بە جوانی. زانام خۆشەویستی دووەم بۆ کێ دەرەچێت؟ خەڵاتی دووەمی تەلەڤیزیۆنی پەیام بۆ بەڕێز ئەڤین خان لە چەمچەماڵ. ئەڤین وایە؟ بەڵێ ئەڤین خان لە چەمچەماڵ. ئەڤین خانیش وەڵامی پرسیاری یەکەمی دایەوە. هەردووکیان ئەوانە بوون کە لە پرسیاری یەکەمدا ئەو سوورەتە کامەیە کە بەدڵی قورئان ناسراوە. ئەڤین خان ئەڤین لە چەمچەماڵ؟ بەڵێ ئەڤین لە چەمچەماڵ نەبوو، ئەڤین لە هەولێر بوو. ئەڤین خان لە ڕێگەی نووسینگەکانمان لە کەناڵی ئاسمانی پەیام لە هەولێر یا لە چەمچەماڵەوە توانی پەیوەندی بەوانەوە بکەی بۆی کە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام ببیتەوە. بەڵێ خۆشەویستانم دووبارە جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. ئەم جۆرە هاتنە کۆتایی ئەم بەرنامەیەمان تا ڕۆژی دوێمی جەژن کاتژمێر 8 دێینەوە خزمەتتان ماڵی هەموو لایەکتان ئاوا بێت. هەر لە جەژن و خۆشیاون سبەینێش لە بیرمان مەکەن لە دیار کەناڵی ئاسمانی پەیامەوە.